زۆر باشە قوربان ئێوارەتان باش زۆر بەخێر بن من ڕابەر تەلعات بەناوی ناوەندی توێژینەوەی سبەی بە خێراتنی هەموو لایەکتانەکەم زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان لەم مێزگردە دیارە بەر لەوەی باز لە بابەتی مێزگردەکە بکەم پێم خۆشە کە پوختەیەک لەسەر ناوەندی توێژینەوەی سبەی باز بکەم سبەی ناوەندێکی توێژینەوەی پشتبەستووە بە داتای مەیدانی و ساڵێکە دامەزراوە لەم ڕۆژانە پێ ئەنێتە نێو ساڵێک لە تەمەنی خۆی لە ماوەی ساڵی ڕابردووە ئێمە هەوڵمانداوە لە ڕێگای بەرنامەی جیاجیاوە وەکو ڕاپرسی و هەروەها کۆڵسەنتەرێکی تایبەتمانەیە کە بەردەوام بەشدارێکی چالاکانە هەیە لە ڕاپرسی جیاجیا لە بەرهەمێنانی داتا هەروە راپۆرتی جیاواز لەسەر دێسکی تایبەتمەند دێسکی دراساتی تورکیا دەستی دراساتی عێراق و هەروە داینامیکی پارتە سیاسەکانی ناوخۆی هەرێمی کوردستان هەوڵمانداوە کە بەشدار بین لە فراوانکردنی فەزای گشتی لە هەرێمی کوردستانە بەشدار بین لە دروستکردنی سەکۆیەک بۆ ڕەخساندنی گفتوگۆی زیاتر بۆ ڕەخساندنی گفتوگویەک کە بەرمەبنای داتا بێ بەرمەبنای تێگەیشتنێکی واقعی بێ لە کۆمەلگای خۆمان و لەو داینامیکی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتێکە کۆمەلگای هەرێمی کوردستان بە تایبەت و عێراق و ناوچەکە بەگشتی لەسەری وەستاوە زۆر بێلایەنانە کارمان کردو بێلایەنانەش کارەکەین و لە ڕێگای بە مێتۆدی جیاوازەوە هەوڵمانداوە کە کارەکانمان پرۆژەکانمان ئەم سەکۆیە بە پلاتفۆرمە جیاجیەکان چ وەکو وێبسایت چ وەکو پۆدکاست چ وەکو سۆشیال میدیا و سێمیناری هاوشێوە بگەێنین بە زۆرترین بینەر و بەردەنگ و هەروە زۆرترین ئەو لایەنانەی کە بەشدارن لە داڕشتنی سیاست یان لە داڕشتنی بڕیاری ئەم وڵاتە بەم هیوایی کە ئەم جۆرە ناوەندانە لە داهاتووە زیاتر و زیاتریش بێ هاوکاری زیاتریش هەبێ لە نێوان ئەم جۆرە ناوەندانە و ناوەندە ئەکادیمیەکان چونکە ئێمە پێمان وایە کە هەرێمی کوردستان و عێراقیش لە ڕووی میدیاییەوە لە ڕووی ڕاگەیاندنەوە زۆر ئامادەی هەیە زیاترین ئەو مادانەی کە لەسەر ئەم پرسە جیاجەکان کە لە ناوچەکە ئێمە ڕۆدا مادەی میدیاین بەڵام زۆر پێویستمان بەوە هەیە کە مادەی قوڵترمان لەمە هەبێت کە بەرمەبنابێ بە توێژینەوە و بەداتا بۆیە ئێمە ئەمڕۆ خۆشحاڵین و زۆر سوپاستانەکەن و هیوادار ئێمە بێتە دەستپێکێک بۆ هاوکاری بەردەوام وە ناوەندی سبەی بە ئێوەوە ئەتوانێت کارەکانی باشتر بکات و چاومان لە پشتگیری و لە هاوکاری و لە ئامادەی بەردەوامتانە ئەوەی ئەمڕۆ بۆی کۆبوونێتەوە لەم مێزگردەیە ڕاستیەمانەوە باسی بکەین بابەتی سەرژمێری عێراق لە 2024 بۆچی بابەتی سەرژمێری گرنگە جنابتان ئەزانن کە لە هەموو دنیاە دێمۆگرافیا و پرسی دانیشتوان پرسێکی کاریگەرە لە داڕشتنی سیاسەتی حکوومەتەکان لە داڕشتنی سیاسەتی وڵات چ بۆ ئاسی ناوخۆ چ بۆ ئاسی دەرەوە چزای بۆ وڵاتێکی وەکو عێراق کە لە دوای ساڵی 1950ەوە وەکو سەرژمێری ئێمە لە بەردەم داینەمیکێکی زۆر قورسی عێراقی داوەستاوین چ وەکو گۆڕانکاری دێمۆگرافی چ وەکو گۆڕانکاری دەستکاریکردنی دێمۆگرافی چ وەکو ئەم کۆنفلێکت و ناکۆچی و شێشانەی کە لەو کاتەوە هەتا ئەم ڕۆژی لەگەڵدا بێ لە ناو عێراقا هەیە و بەشێکی گرنگی ڕەهەندێکی گرنگی ئەم پێکدادان و ناکۆچی و شەڕانە بەداخەوە ڕەهەندی ئیتنیکی هەبووە و لە دوای 2023ەوە دروستکردنەوەی عێراق جارێکیکە بە هەمان شێوە لەسەر مۆدێلێکی کە جۆرێک لە ڕێککەوتن و سازانی ئیتنیکی و تایفی دروست بۆتەوە بۆیە باسی سەرژمێری بۆ عێراق باسی دێمۆگرافیا بۆ عێراق ڕەهەندێکی سیاسی زۆر گرنگی هەیە و بەتایبەتتر بۆ کورد لەبەرەوەی ئێمە وەکو کورد بە درێژایی 50 ساڵی ڕابردوو ڕەنگە زۆرترین قوربانی بابەتی سەرژمێری و گۆڕانکاری و دەستکاری دێمۆگرافیمان دابێت و زۆر جاریش ڕەنگە کەوتبینە ئەو کێشانێک کە بەهۆی دێمۆگرافیاوە بەدەستەوە ناڵاندومانە و پرسیاری سەرەکی ئەم مێزگری ئێمە ئەوەیە کە بەڕاستی چۆن ئەتوانین کورد وەکو دێمۆگرافیا مامەڵەی سیاست بکەیان ئەمەی کە ئەمڕۆ ڕووەدا و نەتیجەکانی ئەم سەرژمێریە لە داهاتووە چ تەبعیاتێکی سیاسی و کۆمەڵایەتی هەتا دەستوری و یاساییشی ئەبێت بۆ سەر هەرێمی کوردستان و قەواری هەرێمی کوردستان و پێگەی کورد لە ناو عێراقا
چونکە ئێمە ئازانین بۆ جەنابتان ڕوونە کە بابەتی دمۆگرافیا بابەتێکی گۆڕاوە، هیچ کات بابەتی دمۆگرافیا بابەتێکی جێگیر نییە و ڕەنگە یەکێک لەم پرسانەش کە زۆر لە چاودێران باسی کراوە و لەسەریش نووسراوەیە کە ئێمە کاتێک دێنە سەر ناوچە جێناکۆکەکان لە 2005 لە دەستورە مادەی 140 بۆ لەو مادانەی کە بەرمەبنای تێگەیشتێکی دمۆگرافی ساز کراوە لە کاتێکدا ئێمە ئازانین ئەمە ڕەنگە یەکێک بێ لە کێشەکانی ئەم مادەیەکە دمۆگرافیا بە فاکتەری جیاجیا لە گۆڕانکاریە بۆیە زۆر جار یەکلایەکردنەوەی حساباتی خاک، حساباتی شار، وڵات لەسەر ئاساسی تەنها دمۆگرافی ڕەنگە کێشەی زۆر بەدوای خۆیان بێنێ. ئەمانەیە کە دواتر ئەمێ بێمە سەری ئەوەی کە ئەم ئێوارەیە باسی ئەەکەین پێک دێت لەم سێتەوەر بەڕێزان کورتێکیان ئامادە کردووە لەسەر دواهەمین ئەو داتانەی کە تا ئێستا ڕاگەیاندراوە، داتای ڕسمی کە وەزارەتی پلانی عێراق ڕاگەیاندووە. پاشان ئەمانەوێ باز لە دیدی سیاسی بکەین تا چەند ئەم سەرژمێریە لە ڕووی سیاسی و ئەتوانرێ بکرێتە چەکێک بەکار بهێنرێ بە دژی پێکاتەکان یان بە دژی ستراکچەری سیاسی عێراق لە ناویانە کورد و باقی پێکاتەکانی دیکەش بێگومان بە ئاینە جیاوازەکان و نەتەوەکانەوە و مەزهەبەوە. دوای ئەوەش دمۆگرافیا چ کاریگەریەکی لەسەر پێگەی کورد هەیە، ئەم نەتائیجانە دوای ئەوەی کە پشتڕاست دەکرێتەوە کاریگەریەکانی چیە بێ و دوای مناقەشە و تاوان بەیەکەوە مناقەشەیەم تەوەراناکەین و دێنە سەر ڕاستپاردە و پێشنیارەکان. ئێستا لە داوا لە مامۆستا هەندرێنەکەم ئەگەر بفەرموێ بۆی کە تەوەریەکەمان پێشکەش بکە. سەرەتا بە خراپنی هەموو لایەکتان دەکەم، دەستخۆشیش لە کاگرابەر دەکەم کە ئەم دەرفەتەی ڕەخسان توانین لێرە بە خزمەتتان بگەین و ئەم داتانەی کە دەستکەوتۆ تا ئێستا کورتەیەکمان پوخت کردوێتەوە لێرە بیخێنە ڕوو بە جەنابتان. ژمارە دانیشتوانی عێراق وەکو ئەوەی کە لە 2024 تا ئێستا وەکو ئەنجامی سەرەتایی کە دەرخراوە و ئیعلان کراوە 45,407,895 کەسە. گوندنشین و شارنشین بە پێی ئەوە بێت لە هەموو عێراق گوندنشین لەسەر لە 130 و شارنشینش لە 170. ژمارەی خێزان لە کۆی ئەم 45 میلیۆنەی کە هەیە ژمارەی خێزان 7,898,588 خێزانە، یعنی وەکو عائیلە کە تەسجیل کراوە لە 2024. تێکرای خێزان واتە هەر خێزانێک بە تەقریبی 6 ئەندامی بەرەکەوێت، یعنی ئەگەر حسابی بکەین هەر خێزانێک لەو 7 میلیۆنە بە 45 میلیۆنەی کە تەقسیمی دەکەین هەر خێزانێک تقریبا 6 ئەندامی بەردەکەوێت. ئەمە لە عێراق یعنی بە هەرێمی کوردستانیشەوە. دەیەگە دیقەت بدەین تقریبا ڕێژەی نێرومێ 50/50 زۆر نزیکە لە یەکتری. ئەمەش هەرخۆی لە خۆیان جارێکتر پرسیارێکە هێنێتەکایەوە چۆن ئەم نسبە ئەوەندە لە یەک نزیکە بۆ عێراق و کە سەیرەکەین بۆ هەرێمی کوردستانش نەفسی شتە. ئەمە خۆی لە خۆی پرسیارێکە لەسەر ئەمە کە بەڕاستی جوابمان دەست نەکەوتۆ بووی. ئەگە سەیری تەمەن بکەین لێرە تەمەنیان خستۆتە ڕوو، ئەمە هەڕەمی تەمەنە. ئەم هەڕەمی تەمەن کاتێک کە قاعیدەی هەرەمەکە بچووک بوو واتە کە هەلەمان کەمە ئێمە واتە ئەوانەی بڵێن کە پیرمان کەمە، بەڵام عمری عەمەل کە لە 15 بۆ 64 160. بەڵام ئەمەش دیسان جارێکتر کۆمەڵی وردەکاری هەیە کە بۆی نەکراوە. ڕاستە ئێمە تەمەنی 15 بۆ 64 وەکو سنی عەمەل سیر دەکەین، بەڵام ئایا چەندی لەوانە خاوەن پێداویستی تایبەتن، چەندی لەوانە ناتوانن ئیشکەن، چەندی لەوانە لە ئینی ترن. ئیزافەتەن شتێکی تریشێ ئێمە کە باسی دانیشتوانی عێراق ئەەکەین. لە دانیشتوانی عێراق کاتێک ئەم سەرژمێریە کراوە ئەم ژمارەیە خراوەتە ڕوو، بەڵام ئێمە ئەزانین لە کۆمەڵێکی زۆر مەسەلەن لە چەکداری تری وڵاتانی تر لە ناو وڵاتی ئێمە هەن. ئایا ئەمانە شمولی سەرژمێریەکە ئەکات یان ناکات؟ مەسەلەن ئێمە هەمانە لە ساڵی 90ەوە لە بەشێکی کوردستانن لە هەرێمی کوردستان تێیدا ماونەتەوە و شوێنی خۆیانەوە بە یعنی وەکو مۆڵگەی خۆیان بەکاری هێن و هەموو حکومەتێکی خۆجێی خۆیان هەیە لەوێ. ئایا ئەمانە ئەچێتە دومنی سەرژمێریەکە یان ناچێت؟ ئایا حسابی بۆ دەکرێت یان بۆ ناکرێت؟ ئەمەش تەوەرێکی ترە بەڕاستی
کە ڕەنگە شارەزایان بتوان زیاتر قسەی لەسەر بکەن. سنی عملیش ئێمە وڵاتان ئەگەر بە ستاندەردی عالەمی سەیریکەین سێ هینمان هەیە، بڵێن سێ سنفمان هەیە. سنفێکیان پێڵێن ئەشعوب الکاهیلە، ئەوانەی کە بڵێن پیری زۆرە، وەکو وڵاتانی وەکو سوید و دووەلی ئەسکەندەنافی، وەکو بەریتانیا. ئەمە قاعیدەی خوارەوەی کە تەمەنە گەورەکەی لەسەر 63 ساڵەوە 64 ساڵەوەیە، قاعیدەکەی زۆر گەورەیە هەرەمەکەی. وڵاتانی نامیمان هەیە. وڵاتانی نامی ئەوەیە کە وەکو وڵاتی عێراق ئێستا بەپێی ئەم هەرەمەی هین بێ عێراقێکێکە لە وڵاتە نامیەکان کە تازە گەشە سەندۆ و گەشە دەکات. قاعیدەکەیان زۆر بچووکە، یعنی واتە تەمەنی پیرمان کەمە، بەڵام تەمەنی سنی عەمەل و ئەوی ترمان زۆرە. ئیزافەتەن هەشمانە ئەشعوب المەریدە. ئەمە بە هەمان شێوە سیرەکەی هینەکەی زۆرە، ینی سنی عەمەلی زۆر لە قاعیدەی لەناو هەرەمەکەیە، بەڵام چییە؟ نەخۆشیان زۆرە، وەکو دووەلی ئەفریقی وەکو ئەوانە. هەرچەند ینی مەسەلەن تۆ ئەگەر حسابی کە هەلە بکەی ئەڵێن نەمووی سوکانی بۆ ساڵێک واتە گەشەی دانیشتوان لە ساڵێکە لە 2 بۆ 3 تێپەڕناکە. ئەمە وڵاتانی ئەسکەندەنافی و وڵاتانی کەهیلێ، ینی شعوبی پیر. بەڵام لەوانی خۆمان وەکو وڵاتانی نامی تازە گەشە سەندوو لە 3 بۆ 5 هەندێک جار بۆ 7 وڵات ئەو شعوبانێک کە پیان ئەڵێن شعوب المەریدە چین ئەمانە عینەن لە 3 بۆ 5، بەڵام نەخۆشی و ئافاتیان زۆرە بەڕاستی. ئەمانە بۆیە ینی هەمان گەشە سەندنیان هەیە، بەڵام مەسەلەن کاتە سەیرەکەی بۆ نمونە چەند هەزار مناڵ لە دایکە بێ 170-180 دەمرێت، ینی بەشێکی کەمی ئەوە دەبێت. ئەوە بۆ یعنی ڕاستە بالفعل لە دایک بوون زۆرە، بەڵام ئەمەیانی کەم دەبێتەوە دوایی. ئەوەی لێرە هەمانە بۆ ژمارە دانیشتوانە لە هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان لەم 45 ملیۆنەی کە باسمان کرد و خراوەتەوە ڕوو ئێستا 6,307,668 کەسە. ئەگە دیقەتی گوندنشین و شارنشین بین، تقریبا ڕێک ئێمە نیوەی عێراقین لە گوندنشینە. واتە چی؟ واتە ئێمە لە تەنمیەی زراعی پاشەکشەمان کردووە، هەروەها نەماتوانیوە ئەراضی زراعی کە هەمانە ئەو زەویە کشت و کاڵانەی کە ئێمە هەمانە ئیستیغلالی کەین. ئەگەر وابێ ئەو کاتە حکوومەتی عێراقی، یعنی ئەوانەی کە بڵێن لە سنووری حکوومەتی مەرکەزین، دوو ئەوەندەی ئێمە ئیستیغلالی زەویە کشت و کاڵەکانیان کردووە. ئەمە شەر بابەتێکی ترە کە بەڕاستی قسە زۆر هەڵدەگرێت لەسەری بکەین، بەڵام لەبەری مادەکەمە کاتەکەمان کورتە، هەرەوەندە دەتوانین ئاماژەی پێبین. ژمارەی خێزان 1,379,163 خێزانە بەپێی ئەوەی کە هەیە. ئەگەر تەقسیمی کەین تقریبان هەر سەرخێزانێک لە کوردستان، هەر ماڵێک لە کوردستان کە خێزانێکە حساب کراوە تقریبان 5 ئەندامی دەبێت. 5 ئەندامی دەبێت. بەڵام ئێمە هەمومان دەزانین لە جنوب لە سنووری بڵێن حکوومەتی مەرکەزی لەوێ منداڵبوون زۆرە لە چاو ئەوانی خۆمان. ئێستاوانی خۆمان تقریبان بەشی زۆری مەسەلەن مناڵێ 2 مناڵ هەیە هەر نایەوێ، بەڵام لەوێ زۆرە بەڕاستی. جا ئەمەش دیسان یعنی پرسیارێکە، یعنی چۆن ئێمە ئەوەندە نزیکین لە یەک، یعنی ئەم 6 ئێمە ئەو بە تقریبی 6 ئێمە بە تقریبی 5. نێرومێ بە هەمان شێوە سەیرەکەن ڕێک وەکو عێراقە. چۆن نەفسی ژمارەی کرد ئەمەش ئەکەوێتەوە لای ئەوانەی کە هەساون بە تعدادی سوکانیەکەیان کردووە و ئەو ڕزڵتەیان ئیعلان کردووە. ژمارە دانیشتوانی عێراقی مازان کاتی خۆی لە بودجەی عێراقی 13 بوو، دوای بوو بە 12.67، بەڵام ئێستا خۆشبەختانە بەپێی ئەمە بۆ بە لە 14، یعنی هەم لە بودجەش 14مان بۆ حساب دەکرێت بەپێی ئەم ئەنجامەی کە دەرچووە. لێرە کۆمپاریزنێکمان هەیە، مقارنەیەک دەکەین. لە 2009 مەسحێک کرا حکوومەتی عێراقی سەرپەرشتی کرد، ئەو مەسحە تقریبا وەکو تعدادێک وابوو، بەڵام مادام مەسحە و هەموو عێراقی نەگرتوێتەوە ئێمە پێڵێن ئیستیمیشن، یعنی تەقدیری، یعنی ئەمە خەمڵاندنێکە بڵێ لەسەر کۆمەڵێک ئەساسی علمی ئەم خەمڵاندە کراوە. ئایا تا چەند
ڕاستە و ئەوە ئێستا لێرە مەسەرەن دەتوانین لە مقارنەکە کۆمەڵەشتمان بۆ دەرکەوێت تا چەندێک ڕاستە. لە 2009 عێراق بەدەر لە هەرێمی کوردستان بێجگە لە سێ محافەزەکەی هەرێمی کوردستان کە سلێمانی هەولێر دووەکە 31 ملیۆن و 600 ئەوە نەبووەوەی کە ژمارەکەی لێرەدانراوە ژمارە دانیشتوانمانە، بەڵام لە ئێستا لە 24 39 ملیۆن و کەسرێکە. بەپێی ئەمە گەشەی دانیشتوان لە سنووری حکوومەتی مرکزی لە عێراق 123 بووە، بەڵام بیرمان نەچێم 123 بۆ 15 ساڵە لە 2009 بۆ 24 15 ساڵەکە. واتە ئەگەر دابەش و تەقسیم و ئینەکەی بکەینەوە دابەشی 15ەکەی بکەین تقریبان 2 پوینت شتێک دەرەچێت گەشەی دانیشتوانی ساڵانە، بەڵام لە ماوەی 15 ساڵ 23 زیای کردووە. لەم بەربەرامبەری هەرێمی کوردستان لە 2009 بەپێی ئەو مەسحەیکە کراوە 4 ملیۆن بووە، 4 ملیۆن 389 بووە، بەڵام ئێستا 6 ملیۆن و 370ە. سەیری گەشەی دانیشتوان کە گەشەی دانیشتوانی هەرێمی کوردستان ڕێک تقریبان دووقاتی گەشەی دانیشتوانی عێراقە. ئەمە خۆی لە خۆیان پرسیارێکی زۆر زۆر گەورەیە، وەکو باسم کرد. یعنی ڕاستە زروف ئەگەر لە جنوب ناخۆش بوو بێ لێرەش کۆمەڵێک زروفی ناخۆشە بوو، ئێمەش تووشی داعش بووین، ئێمەش بەڵێ خەڵکمان زۆر لە دەستدا، بەڵام ئەمە ئەوە ناهێنێت تۆ لە 15 ساڵە دووقاتی جنوب هین بکەیت، یعنی گەشە بکەیت. مالعلم خۆمان هەموو شتەکانی تر ڕوون لە لامان. ئیدەن ئەمەش یعنی وا ئاکات کە ئەم تعدادە و لەگەڵ ئەو مەسحەی 2009 کراوە یەکەچیان بکەوێتە ژێر پرسیارەوە. باشە، دوای ئەوە ئەگەر دیقەتی شارنشین بێ، شارنشین لە 2009 69 بۆ لە عێراق، دوای بۆ بە 7 گوندنشین عینەشت کەمی کردووە، ئۆکەی، بەڵام لای خۆمان ئەگەر دیقەت بێ بە 15 ساڵ شار گوندنشین 101 کەمی کردووە، بەڵام لای ئێمە لە هەرێمی کوردستان 103 کەمی کردووە، 3 بەرامبەر کەمی کردووە، کە ئەمانەش هەمووی کاریگەری هەیە لەسەر ژێرخانی ئابووری وڵات، لەسەر کشت و کاڵ، لەسەر هەموو مەسائلانەی تر کە بە دوای یەکادێن. یەکەی نیشتە جێبوونیش ئەگەر دیقەت چڕی دانیشتوانمان بۆ هەر کیلۆمەترێک لە 2009 بەپێی ئەم حیساباتێک کە کراوە و بەپێی ئەم داتایانەی کە جیهازی مرکزی ئیحسایی عەرزی کردووە، ئیعلانی کردووە، 79 کەسە بۆ هەر کیلۆمەتر دووجایەک. لە 2014 بۆ بە 98، بەڵام لە هەرێمی کوردستان لە 2009 110 کەس بۆ هەر کیلۆمەتر دووجایەک. ئێستا لە 2024 بە پێی ئیعلانەی ئەو داتانەی کە ئیعلان کراوە 159 کەسە بۆ هەر کیلۆمەتر مڕەبعێک. یەکەی نیشتە جێبوون 4 ملیۆن و 810,555 یەکەی نیشتە جێبوون خەمڵێنراوە لە ساڵی 2009 بە پێی ئەو مەسحەی کە کراوە، بەڵام ئێستا لە سەرژمێریەکەی کە کراوە 6 ملیۆن و 8,284 یەکەی نیشتە جێبوون لە عێراقا هەیە بەدەر لە هەرێمی کوردستان، بەڵام لە هەرێمی کوردستان 852 یەکەی نیشتە جێبوونمان هەبووە. ئێستا بووە بە 2 ملیۆن و 28,937 یەکەی نیشتە جێبوون، تقریبا لە 100 تا 300 زیای کردووە، 3 بەرامبەرە. ئەمە چ کاریگەری ئەسەرێک بەجێ دێڵێت تۆ لە ماوەی 15 ساڵە 100 تا 300 قات زیاد بکەی. ئەمە دروستەکە کە ئێستا خۆمانەی بینین، مەسەلەن کۆمەڵێ مەشارع هەیە، شوقەی هەیە، هەر بەکەمترین سعرەی فرۆشێ، بە قستی درێژخایانەی فرۆشێ، ئەمانە هەمووی حساب کراوە کە ئەمانە یەکەی نیشتە جێبوون. یعنی ئەم تێهەڵڕژانە طبعاً ئەوە هەموو بعدی خۆی هەیە، کاریگەری خۆی هەیە لەسەر سیاسەت و لەسەر ئابووری و لەسەر هەموو شتانێک کە ئێوە جەنابتان شارەزاترن لە من لەو بوارەدا. یەکێک لە شتەکانی تر کە باسی بکەین ئێمە کۆی گشتی ژمارەی دانیشتوانی عێراق بە هەم بە هەرێمی کوردستانیش و بە حکوومەتی بڵێن بە هینی حکوومەتی عێراقیش 126 گەشەی دانیشتوان بووە بە هەردووچیان. ئەگە 2009 بۆ 2024 بۆ 15 ساڵێک بۆمەوە بە کۆی هەردووچیان 126 بووە گەشەی دانیشتوانەوەتە ساڵانە ئەکاتە 102. ئەم 102 چیمان پێڵێ؟ پێمان ئەڵێ کە ئێمە ئەگەر بە پێی ئەوە بێ ئەم گەشەی دانیشتوانەمان مادام 102 لەلایەکە سنی عملمان 4 بۆ 60 و 15 بۆ 64 مان ڕێژەیەکی زۆر تقریبان 160
بەڵام گەشەی دانیشتوانمان 102 واتە ئێمە لە شعوبی کە هەلەین لە گەلە پیرەکانی چکە گەشەمان 102 ئەمە ئەبێ لێرە حکوومەت تەوعیەی خەڵکە کە ئەبێ ئینفجار بکرێت لە گەشەی دانیشتوان زەمینە خۆشکرێ بۆ گەنج خێزان پێک بهێندرێ خزمەتی بکرێ شتی بۆ فەراهەم بکرێ بۆ ئەوەی بتوانێ زەواج بکات و عائیلە پێک بێنێت و بتوانێت 2 مناڵ 3 مناڵ 4 مناڵ بخاتەوە و خەمی نەبێت کەواتە ئێمە لێرە تەناقوضێکەیە سیرەکەی سنی عەمەلمان 160 بەڵام گەشەمان لە ماوەی 15 ساڵە 102 بە ساڵانە یعنی بەویان لە گەلانی پیرین بەڵام بە حرەمەکە بێمە لە ستانداردێکەیە بۆ ئەوە بۆ گەشت بەڵێ ستانداردەمە ستانداردی ئیحسایە کە دان تۆ جەناب دەڵێ ئەمە پێمانەڵێ ئێمە میلەتێکی هیلاکین پیرین بەڵام چ ئەگەر دوو نەبێ ئەبێت چەند بێ خۆی ستاندەرد ئەڵێ ئەبێ لە 3 بەرەو سەر بێ 3 تا 5 هەندێک جار تا حەوت بە پێی پێویستی یعنی بە پێی سیاسەتی دەوڵەت ئەمە گەشەی دانیشتوانمان 102 ئێمە یەک شتی ترمان هەیە لێرە تهدیدی هینمان هەیە بڵێن مەسەلەن منداڵبوون تهدید دەکرێت مەسەلەن لە سینە لە 2 مناڵ زیاتر بۆ نەبێ بۆچی چونکە گەشەی دانیشتوان بە پێی علمی ئیحسا گەشەی دانیشتوان بە زیادبوونی بە دواییەکێکی هەندەسی زیاد دەکات یعنی متەوالی هەندەسی زیاد دەکات مەسەلەن 2 4 16 64 وا زیاد دەکات بە پێی علم بە پێی ئەو هینانەی کە دانراوە بەڵام وەرە بۆ پێداویستەکان بەسیترین پێداویستی خۆراکە خۆراک بە متەوالیەکی عەدەدی زیاد دەکات یعنی تۆ خۆراک لە 1 2 3 4 تا ئەمەگاتە 4 ئەم گەشتۆتە 64 فریای ناکەوێت بۆیە لەو کاتانە مەسەلەن وڵات حکوومەت قەرارات کە ئەبێ تهدیدی ئەوە بکرێت کە لە منداڵبوون مەسەلەن لە مناڵێ لە 2 زیاتر نەبێت بەڵام ئێمە وڵاتی خێر و خەیراتە ئەڕادی زراعی زۆر باشمان هەیە و کۆمەڵە شتی زۆر باشمان هەیە و لەگەڵ ئەوەشە هیچ تەشریعێک نییە بۆ ئەوەی کە وا لە خەڵکەن وەچە زۆر بخاتەوە یان بتوانێت خێزان پێک بێنێ و بۆم شێوەیە سپاس بۆ گوێگرتنتان هەر شتێکتان هەبێت لە خزمەتانم زۆر سپاس وڵای پێم وایە ئەتوانین بچینە لای مناقەشەکان دواتریش پرسیارەکان ڕوبەرووی جناب دەکرێتەوە پێم خۆشە دکتۆر تارق وەکو شارەزایەکی بواری ئیحسا و دیمۆگرافی پێمان بڵێ کە گرنگی یان ئەم ئیحسایەت چیمان پێڵێ بەگشتی سڵاوتان لێبێ زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ سبەی بۆم دیبێتە پرسیارەکە لەو پرسیارە دەست پێکەم سەرژمێری بۆچی ئەگەر سەرژمێری بکەی دەبێت چەند خاڵێکەیە بخێتە ڕوو یەکەم پلانی ئابووری کۆمەڵاتی ئایا حکوومەتی عێراقی دوای ئەم سەرژمێرە پلانی ئابووری کۆمەڵاتی دانێت استراتیژیەکانی چییە دووەم خزمەت گوزاری گشتیەکان سێم دابشکردنی دادپەروەرەی سەرچاوەکان چوارەم نوێنەتی سیاسی پێنجەم چاودێری و شیکردنەوەی گۆڕانکاری دیموگرافیەکان شەشەم توێژینەوەی زانستی حوتەم وەڵامدانەوەی کارەسات و قەیرانەکان طبعا ئەم داتانەی ئێستا لەبەردەممانە دەبێ حساب بۆچی بکەین حساب بۆ بکەین ئایا حکوومەتی عێراقی چ استراتیژیەکی هەیە بۆ دواڕۆژ چ پلانیشی هەیە بۆ مەسایلی ئەم سەرژمێرە گەورەیە 45,000 و کەسر مەسانعەکان مەزارعەکان و بنیەی تەحتی بۆ وڵات ئەمانە هیچی بۆ کات لە دواڕۆژدا دواتر خزمەت گوزاری گشتەکان تعلیم سەحا کارەبا ئاو ئەمانە دیسانەوە سەر چۆن دابەشەکرێتەوە چۆن ئەتوانن ڕێژ خەنە لەگەڵ ژماری دانیشتوانی وڵاتدا دواتر ئەو سەرچاوانی کە هەیە لە وڵاتەدا چۆن دابش ئەکرێتەوە چۆن ئەتوان بودجە ڕێخرێتەوە چۆن دەستی کارکردن چۆن ڕێ بخەین هەروها چوارەم نوێنەتی سیاسی بەپێی مادەی 49 بڕگەی یەکەم لە دەستوری عێراق پێماڵێ بۆ هەر 100,000 نەفەر یەک نوێنەر ئەڕوا ئەم سەرژمێرە پێماڵێ لە داهاتووە دیسانەوە سەر دیسانە نوێنەراتی عێراق ئەگۆڕێ لە 325ەوە کە چواریشی لەگەڵایە کە کۆتاکانن ئەچێتە 450,000 کەس و 450,000 کەس کە عێراقینە تهدید دەکات لە هەمان کاتدا بۆ هەرێمی کورسان ئەگەر 100,000 کەسەکە بەرمەبنا پێماڵە کەواتە ژماری ئەندامانی هەرێمی کورسان لە 100 کەسەکە شۆ داوازێ بۆ چەند بۆ تقریبا 65 64 65
و خاڵێکی تر چاودێری و شیکنەوەی گۆڕانکاریەکان هجرە گەشەکردن هجرە لە ناوخۆدا و لە بۆ دەروی وڵاتیش بۆچی خەڵکی هجراکە بۆچی لە شارێک بۆ شارێکتر خۆی گوازێتەوە ئایا علاقی بە مەساری کارکردنەوە یا علاقی بە چیەوە هەیە و هەروە توێژینەوەی زانستی ئەمە چۆن ئەم ژماران چیمە پێڵە چۆن بتوانین توێژینەوەی زانستی بکەین دواتر هەر ئەم ژمارانە سبینێ دواتر چۆن بتوانین بەڕووی قەیرانەکان بینەوە بەڕووی کارەساتەکان بینەوە منطقەیەک تووشی کارەساتە بێت تووشی قەیرانە بێ چۆن بتوانین بەڕووی ئەو قەیران و کارەساتان بینەوە ئەمە لە حیشت سەژمێریەوە بەڵام من پێم خۆشە ئەگەر بوارم بدەن هەندێک ژمارە هەیە لەسەر سەژمێرەکانی عێراق بخەمە ڕوو ئەگەر مەجاالە بێ یاخود بخێنێت دواتر بخێنێتەوەری کۆتایی کە دێ لەسەر مەسەلەی پێم خۆش باش دابڕاوکەن دەست خۆش بێ زۆر سپاس مامۆستا گیان پێم خۆشە جەنابەت لەسەر دیوە سیاسیەکەی ئەم پرۆسەیە قسەمان بۆ بکەی ئایا مەترسی لەسەر هەرێمی کوردستان چییە یا دەرفەتەکان چین یانیش ناوچێدا بڕاوخان تامان ئەمە ئەکرێت لە تەوەری دوایە بێنسێ بەڵام بەگشتی ئەم داتایانە یان ئەم سەرژمێریە چیمان پێڵێ ئەتوانێت دەرفەت بخۆڵقێنێ یان ئەتوانێت چالنج و تەحەداش دروست بکە من دەستان خۆش بێ چەنە من توانێت قسەکردنم زۆر نێت کوڕگوشتم ئیش ناکەم هەرویستم سوودوەرگرم لە قسەکانتە ڕوونە یعنی ڕێژەی دانیشتوان بابەتێکی سیاسیە لە هەمان کاتەوە چۆن بابەتێکی زانستیە وڵاتێ دانیشتوانی کەمە زۆرە سروشتی دانیشتوانەکەی جۆری هەڵکەوتی خاکەکەی پانتایی ڕوبەری وڵاتەکەی و پەیوەندی بە ژماری دانیشتوانەکەیەوە دابەشبوونی خەڵکەکە لە ڕووی ئاینی و نەتەوایەتی و مەزەبی و ئەم جۆرەشتانەوە هەمووی کاریگەرن وەکو ڕۆشنبیری گشتی وەکو ئەوەی ترەوەی ئێمە گەورەترین کێشی ئێمە ئەوەیە ئەگەر لە عێراق بمێنینەوە ئێمە وڵاتی سربەخۆی خۆمان نەبێ بۆ نمونە 30 ساڵی تر 40 ساڵی تر 50 ساڵی تر ئەگەر کێرڤەکە بەم جۆرە بڕوە دۆخێمە چی لێدێ ڕەنگە ئێمە ببینە کەمینەیەکی زۆر کەمینە یعنی ئێمە هیچ پارێزبندێکمان نیە ئێستا نەهێڵین خەڵکی عەرەب بێتە ناو هەرێمی کوردستانەوە و ڕەنگە نەک لەوەی ببین بە کەمینە لە ئاستی عێراقا هەتا لە ناوخۆی هەرێمیش یعنی کێشە و ئاڵنگاری گەورە دروست ببێ لە ناوخۆی هەرێمە تا کورد بەم جۆرە نەمێنە کە ئێستا هەیە لە 50 ساڵی داهاتەوە بە تایبەتی ئەگەر بۆ نمونە لە عێراقا ڕۆشنبیری و تێگەیشتەکان گۆڕانکاری بەسەرانەیە کە پێم وایە لەوێش گۆڕانکاری بەسەرا هاتۆ بەڵام قوڵ نییە وەکو عێراق قوڵ نییە عێراق ئێستا بە جۆرەی هەندێ داتا لە سەتا هەفتای سەرزەمینەکانی یعنی لە بەردەم مەترسی و شکبوون و بە بیابانبوونان ڕێژەی دانیشتوان بە شێوەیەکی خێرا گەشا کە وڵاتێکە هەموو ئەم عێراقە لەسەر فرۆشتنی نەوت وەستاوە تۆرە ئێستا نەوت وەک سەرچاوەیە کۆتایی پێبێ یا بڵێن نزم بێتەوە بۆ ئاستێ کەنە چ قەیرانە لە عێراقا دروستە بێ ئەگەر بێت تۆ مەسەلەی بە بیابان بوونە ئەم گەشەی دانیشتوانە بەردەوام بێ ئێم خەڵکە ڕۆکاتە کوێ یا بێ شەڕی پێ بکەی یا بێ لە ناوخۆیان شەڕی پێ بکەی یا شەڕ لە وڵاتان کرێ بەڵام نزیکترین شوێن پەنای پێبەرێ یا بڵێن پەلاماریدا هەرێمی کوردستانە بۆی بە بڕای من ئەگەر کورد شانسی بە دەوڵەتبوونی نەبێ یعنی لە بەردەم هەڕەشەیەکی جددیە لە زۆر ڕۆ لە 30 ساڵی داهاتووە لە بەردەم تەبیعی ئەمە بەس کوردستانی باشووری ژەکرێتەوە ڕەنگە تۆزە ڕۆژاوە کوردستانی ڕۆژهەڵات و باکوور ناکرێتەوە لەبەرەوەی بە پێچەوانەوە لەوێ مەسەلە دیموگرافیەکە لە قازانجی کوردە لە قازانجی کوردە لەوێ گەشەی دانیشتوان لە هەردوو پارچەکەیە لە ناو کورد زۆرترەوە لە ناو فارس و تورکەکان بە جۆرە تازەترین راپۆرت لە حکوومەت ئێرانی ئەڵێ لە ساڵی 2008 گەرگەشەی دانیشتوانی کۆماری ئیسلامی ئێران بەم جۆرە ئێستا بڕوە ژمارەی ئێران کۆماری ئیسلامی ئێران ئەبێ ڕێک بە 150 ئێستا ئەبێتەوە بە 42 میلیۆن کەس لەبەرەوە ئێستا حکوومەت هانێکی زۆری خەڵکەدا بۆ گەشە لەوێ لەو دوو پارچەیە نەک هەڕەشەمان لەسەر نییە هاوکێشەکە لە قازانجی کوردەکانە ئێستا تورکەکان مەترسێکی جددیە لە زۆربوونی ڕێژەی دانیشتوانی کوردەکانەیە بە شێوەیە کە لە 20 ساڵی داهاتوە بتوانن مامەڵەیەکی سیاسی گەورە بە ئەمەوە بکە لەبەرەوە سەرنجام ڕێژەی دانیشتوانە بێ بە دەنگ ئەبێ بە قورسایی سیاسی ئەگەر شەڕ بووە بێ بە چەکدار یعنی ئەگەر پێداویستی نەبووە بێ بە قەیران یعنی بە جۆرەها شێوە مانای سیاسی خۆیە ئێمە لێرە بە بڕای من
هیچ دیدگایەکی دیاریکراومان نییە بۆ مامەڵەکردن لەگەڵم شتانە لەبەرەوەی زۆر بە کوردیەمە بە عقلی تەواری وڵاتەکەمان بەڕێوابین عقلی تەواری و دۆخی لە ناکاوی ژەوەیە نەهێڵین زیاتر داڕوخێ نەگەوەی لە داهاتوە چی بکەن ببورم من لەو زیاتر ناتوانم خزمەتتان بکەم. دکتۆر یاسین جەنابەت زۆر مهتەمی بە داینامیکی هێزە عێراقیەکان و باگراوندی مەزهەبی و ئەوەی کە چی ڕوەدا لە پشتی ئەم باگراوندەوە تەبان زۆر گرنگە بۆ چوونی جەنابەت لەم دیوە سیاسیەوە ببیستین کە من پێم خۆشە بزانم جارێ تا چەند تۆش لەم ڕوانگەیەوە پێت وایە کە ئێمە لە بەردەم دەرفەت داینیان لە بەردەم هەڕەشە داین یانیش هەردووچیان پێگومان دەستان خۆش بێ وڵا لەسەر ئیزنی جەماعەت ببورم خۆی شتێکە بێ لە بەرچاوی برین ڕقەمەکانی ئەحسا دەقیق نین لەبەرەوەی ئێستا میکانیزمێک نییە بۆ جیاکردنەوەی ئەوەی لە خارجەوە ئەوەی لێرێ هەر لە کوردستانش ببینە هەر کەس ئەگەر کۆمەڵێک کارتی لابێ ئەتوانێت خەڵک تۆمارکە حرەکەی سوکان و تەنەخۆلی زۆر ڕێگە پێ بەڵێ منعتە جەول بووە بەڵام بە ئاسانی خەڵک چوون بۆ کەرک و گاتون بۆ دیالە ئەم ئامارە ینی تعبیر ناکە لە واقعی ڕقەمی عێراق یەکەم دووەم لەسەر مەسلەی ئەوەی لە کوردستان ئەوترێ زۆر باسەکرێکە مەترسیمان لەسەرەوەمانە فعلا لە ڕوویەکەوە ڕاستە بەڵام لە ڕوویەکی ترەوە ناتوانانی مواکەبەی ئەوە بکەی کە بڵێ وڵای ئەمە خەڵک زۆر کەین و زیادیەکەین چونکە ئەوە شتێکە کولتوریە و تازە وا هاتووە بۆ مەسلەی هاتنی عەرەب بۆ کوردستان ئێمە میکانیزمێکمان نییە ئێستا ڕێگیری بکەن بە یاسایی بێ و دەستوری بێ بڵێ نابێ عەرەب لە کوردستان نابێت چونکە لە مقابلە ئازادی تۆ ئێستا لە بەغامەڵک بکڕی خان و بکڕی نیشتەجێبی بچی بۆ نەجاف ینی ئەمە نەچم بۆ جنوبی عێراق زۆر بالعکس زۆر احترامیش لەگەن گۆریشمان ئەگەڵا بوو بالعکس دەتوانین لە هەموو شوێنە نیشتەجێبی زۆر کورد هەن ئێستا لە سلێمانی لە سەماوە لە عەمارە لەو شوێنانە بزنسیانە ئیشیانێ ناتوانانی مەسا ئێستا تۆ بیت لەگەڵ دۆخی گشتیشان نایەتەوە ینی لەگەڵ مافی مرۆڤوانە ئەگەر من دیاری کەم نابێ عەرەب لە کوردستان نیشتەجێب بۆیە ئەو مناقشانە زۆر کراوە ئەمانە بەڵام ئەو بابەتەی ئێستا کە هەیە علاقی بە ئەحسا هەیە لە عێراق زۆر نەبووەتە جێی باس وەکو مەترسی دیمۆگرافی وەکو مەترسی تەنها لایانی پەرلەمانە باسەکرێت کە مەسەن بێ بە 450 ئەندام ئەنجا خۆ ئێستاش وایە بەڵام جێبەجێی ناکەن زۆر تەبیعیە من پێم وایە ئەو مادە جێبەجێ ناکرێ ژمارە ئەندام پەرلەمانەکان زیاد ناکرێت لەبەرچی جێبەجێ ناکرێت لەبەرەوەی کولفەی زۆرە کولفە زۆرە کات مەشاکلی تر دروستەکە خۆ ئێمە بەپێی ئەو مەسحانەی کە کراوە فەرمیشن مەسحەکە ئێستا پەرلەمان 329 ئەندامە بەرمەبنای ئەوەی کەس چەند ملیۆنەکە ینی بە ملیۆنی بەو کاتە دانراوکە قانونەکە دانراوە ئێستا بۆ زۆر زیاتر بواە ئەگە حسابیکەی ئەبێت چەند بکردە ئەوە 400 ئەندام پەرلەمان وایە بەڵام زۆر مادەی دەستوری هەیە وەکو 140 پشتی تر مرێنراوە و هیچی نیە مەسەن خۆ لە دەستورە هەیە بێ سەر کۆمار جێگیری هەبێ نیشێتی سەردەمی عبادی و لە 2016 ڕاگیراوە خۆ لە دەستورە زۆرشتی تر هەیە بەڵێ لە قانونەکە ئەڵێ بێ 100,000 کەس نوێنەرێکی هەبێ جێبەجێ ناکرێت چونکە کێشە و ئیشکال دروستەکە ئەو ژماری خۆی ئێستا پەرلەمان بەم بەعادەلی 100 کەسی غیابە هەر مەسەلەن ئەوە ئەوە تریشی بۆ زیاد دەکەی ئەوەی تر بوجە زیاد دەکاوە بەهۆی زۆری و شتێکەیە لە ئەلمی ئیدارە باسیەکەن تەرەهول ینی ئەوەی ژمارێکی زۆر و ئیشی لەبەر ناڕوا لیجانی گەورە گەورە قەبا لێپرسیانی کواڵەتی و ئەدای نییە پەرلەمانەکە ئەگەر قەرە باڵەختریش کرێ شکالی تر دروستەکە لەبەر ڕەنگەوە هەر جێبەجێ نەکرێ ئەگەر بێت و ژماری فەرمیش دەربچێت لە قانونی انتخاباتەکە ئێستا بەدەستەوەیە تعدیل بکرێ ڕەو 329 هەروەکو خۆی ئەمە ئەمێنێتەوە سەرەوەی کوردستان چی ئەکات و چۆنەکە شتێک هەیە لە دنیا ئێستا نازام ئەوە خەڵکی پسپۆر زۆر ئەیزان کە بەدیل ئەوەیە مەسەلەن شتی ترک بگیرێتە بەر وەکو ئەوەی سەل ئەمریکا دەنگدانی شعبی جیایە دەنگدانی ویلایەتەکان جیایە بۆ هەڵبژاردننی سەرۆک شتێکە میکانیزمێک بدۆزرێتەوە مەسەن مجلیسی اتحادی هەبێت تەمسیلی محافەزەکان کە لە باتیەوەی تەمسیلی دانیشتوان کە شتێکی تر زۆر باسی لەوە کە کواڵەتی خەڵک چۆنن یانی ڕاستە لە جنوب خەڵک زۆرن بەزای کواڵەتیان و خەڵکی کوردستان وایە ئایا ئێمە مەسەن سەخانی ئیمکانات و مؤهلاتیان و نەخێ خەڵک زۆرن لەوێ بەڵام ئەگە بچیتە باشوور و جنوب ئەبینی زۆربەی خەڵک لێ جوتیارن حەشدی شعبین چەکدارن لە حەشدی عەشایرین لەوانانی بەم ئیمکانەتە شەهادە و
بۆ مەسەلەن ئێستا کۆچ لای ئێمە زۆرە بۆ ئەوروپا لەناو عەرەب نییە حاڵەت وەکو زاهیرە ڕاستین ینی بەو هینە و تەمۆحیان سەخفی تەمۆحیانەوە نییە بچەنە ئەوروپا ینی ئەو دیاردەی قاچاقچێتی و کۆچی بە کۆمەڵە لەناو پارێزگاکانی عێراقا نییە بەشێکەوە هۆکارە لەوەی کە ئەوان زۆرترن لە ئێمە زۆرین بەڵام ئێمە زۆرمان لە دەرەوەی ینی بەراوردی بکەیتەوە بۆیە ئەبێ میکانیزمی تر ینی ئێمە نات باز لەوە بکەین بەڵێ بەترسیە ئەوان زۆرەون ئێمە کەمین وەکو ڕقم و بودجە بەس ناتوانین مەسەن ئەوە ڕابگرین بڵێن با ئێمە هزار جار بانگەواز بکەیەوە لە ئێرانە بینین زۆر محاولە کرێ خەڵک ئینجا بکەن مناڵ بخەنەوە خەڵک بەدەمیەوە ناچێت چەند ساڵخوان ئیشیان بەڵام ئەم کەمبوونەوەی ئێمە شتێکە ئەنی زایرەیە کە هەر ئێمە نین لە دنیا هەیە لە ئەوروپاژەوە مشکلەیە لە شوێنی تر هەیە بۆیە ئیش لەسەرەوە بگرێت چۆن میکانیزمێک بدۆزرێتەوە ئێمە قەرەوەی ئەو کەمبوونەوەی بکەین ئەوەش بە چییە کرێ زۆر بە کورتی بە لە میکانیزمی فیدراڵی اتحادە دووەم لە باشکردنی کواڵەتی خەڵکە ینی خۆ ئێستا ئیسرائیل چەند ملیۆن گریمان 6 ملیۆن 7 ملیۆنی خۆ عەرەب 400 ملیۆن ئایا ئەم 460 هاوتە نەبەرەوە نازانم چۆن ئەتوانی ئیسفادە بکەین لەو کەمبوونەی کوردستان بە باشکردنی کواڵەتی بەڵام ئەکرێت ینی ئیسفادەی لێ بکرێت بەربەوە بگیرێت بەو مەترسێ بگیرێ کە ئەوان زیاترن فەرقەکەش زۆر نییە ئێستا بە پێی و ئامارەی کە هەیە مەسەن هەموو عایلێک یەک تقریبەن یەک نەفەری لە ئێمە زیاترە دوو لە عێراقیش ئەگەر دکتۆر ڕەنگە شارەزاتر بێ خسوبە ئەوەی نسبەیین بەرەو پێی ناوەتە بەرەو دابەزی ینی ئەگەر بەم چەند ساڵی دوایی سەیریکەی 2.6 بووە دوای بۆ بە 2.4 ئێستا 5 بە 2.3 بزانم ینی لەوێش بیدایەتی کەمبوونەوە چونکە دەرەخەتی ژیانیان دەستی پێ کردەوە حتمما لای ئێمە زیاتریش ئەبێ ینی ئەو کاتە هەر گاپەکە زۆر سپاس دەست خۆش دکتۆر دکتۆر کاردۆ ئەگەر مایکەکە نزیک بکەیتەوە من پرسیارەکەم ئەوەیە دکتۆر یاسینیش باسی کرد ئێمە لە کاتی کە باز لە دانیشتوانەکەین باز لە مەترسی سیاسیەکەین وەکوی مامۆسا ئەبوو بەکریش باسی کرد ئایا بەڕاستی وەچەخستنەوە یا دیارە ئەمە لە ڕووی زانستی ئیحساییەوە ڕەت کراوەتەوە یا بە ئەگەرێکی لاواز ئایا وەچەخستنەوە تاکە ڕێگایە یا ڕێگایەکی دروستە یا یەکێکە لە ڕێگاکانی بۆ ئەوەی کە پێکاتەیەک بەتابەت لە نمونەی عێراقا کە وەکوڵێ نەخشە سیاسی و حکومڕانەکەی لەسەر بنەمای تایفی و نەتەوەی دامەزراوە وەچەخستنەوە ئەتوانێت ببێتە سیاسەتێکی باش لە کاتێ ئێمە زانین ئەم بابەتە گۆڕاوێکە گۆڕاوێکی بەردەوامە مەسەلەی ژمارەی دانیشتووە دەستخۆش بتو جا زۆر سپاس بەخێر بەسەر چاوەڕمان هاتن ڕاستەکەی من هەستم کرد قسەکانی کاگبۆکر زۆر متەفائیل بوو بەوەی کە 30 ساڵ 40 ساڵی تر ئێباکەوینە سراع و لەگەڵ حکومەتی عێراقیە یاخود ئەوەی کە پێ وترێ ڕێژەی دانیشتوانی غیرە کورد لەناو هەرێمی کوردستانە یاخود کاکتۆر یاسین پێم وایە بەدیوە متەفائیلەکەی زیاتر باسی کە لەوە کاریگەریی وای نەبێت من نایشاربوو خۆم بێشێکم لەوانی کە دژی سەرژمێری بووم بەڵام ڕاستەکەی من لە هیچ شوێنێکا باس نەکرد لە سوشال میدیا بەتایبەتی بەڵام لە زانکۆیە باشکرا باسم کردووە هەستم کردو ئێمە لە وڵاتێکان ناژین کە نۆرمال بێ ینی ژینگەی میکانیزمی سیاستکردن لە عێراق نۆرمال نییە هەچ ئامڕازێک دێتە سەر ستەیجی سیاسی لە هەرێم لە عێراق بەعام اینجا هەرێمی کوردستان ئەبێتە ئامڕازێکی سیاسی بۆ نمونە سەرژمێری بۆ من ئەم سەرژمێری کە ئەکرێت لە عێراقا ناکرێت بۆ جۆرە سێر بکرێت کە ئەمە ئێمە دەستور هەیە ئێمە با بڵین دابشکردنی دیموکراسیکی تەوافقی هەیە لە عێراقا ئەمانە هەمووی تەواون لەوە چێ دەستوری لە عێراقا هەیە نموزەجی بێ نمونەیی بێ لە سیستەمی سیاسیە بۆیە بەڕاستی ئەوایە ئەم ینی ئەگەر بڵین دەسەڵاتدارانی کوردی وەکو چۆن ڕێگە نەدرا بە زۆشتی ترەوە ڕێگەش بەم نەدرا ئەم سەرژمێرە بکرا لە هەرێمی کوردستانە چونکە دیوێکی دەرخستووە ئەگەر ئێساش بەکارنێنێ لە ماوەیەکی زۆر نزیکە هێزە نارە کوردەکان بەکارهێن ئێمە دائیمە لە سراعین لەگەڵ حکومەتێکە کە ناوی حکومەتی عەرەبە کە ئێستا بەناوی حکومەتی عێراقیەوە چونکە زۆرینێکی عەرەبێ با بڕێەوە وەکو چۆن سۆدانی لە سەرەتایە بە خۆشی بە ئاشتی هێنای ئەوەتە لەم ماوەی ئەخیرە هەمسانەوە کە تۆ سەر مەسەلەی شەڕکردن لەسەر مەسەلەی بوجۆ ئیلا ئاخری من باسیەوە ناکەم کە دەسەڵاتدارانی کوردی بەم زۆرە مامەڵەیان کردووە بەڵام لە ڕاستیە کە ئێمە سەر بە حکومەتی عێراقین مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستانە بە شێوازێکی سیاسیانە مامەڵاکە بە شێوازێکی ئەو کە تۆ بڵێ چۆن بڵێ
ئێمە سێتزنی نمبەر توین ینی ئێمە لە لیڤڵەکانی ئەوانە ژمارە دوین بۆیە سەرژمێری خودی سەرژمێری ئامرازێکی ئاساییە لە زۆربەی زۆری وڵاتانی دیموکراسی ئەکرێ بۆ نمونە لە سوید و دانیمارکەوانە کە من نیوی تەمەن لێ بەسەر بردووە زۆر ئاسایی پرۆسەیەکە کەس باسی ناکەوری کە لی بترسێ بۆ چونکە لەوێ بڕزان خەڵکەکەی لەوێ هۆمۆجینیۆسە واتە خەڵکەکەی یەک نموزەجە یەک هەڵکێشە ئەمە نیە ئەمە عەرەبە ئەمە کوورد ئەمە تورکەمە فارسە کەوتێ ئێستا بوون لە دانیمارکڵی دانیمارک ینی دانیمارک واتە دانیش واتە دانیمارکی هاچەنە لەوێ جەسا کۆمەڵێک هین دروست بووە با بڵین ڕێژەی سەرڕەش زیای کردو و پێزڕەش زیای کرد ئەم بابەتانە بەڵام لە ڕاستیە لە وڵاتانە ترسێکی لەسەر نیە بەڵام ئێمە لە وڵاتێکە ئاژین ینی سوکانەکەمان هیچی لێک ناچێ ینی ئێمە خۆمە بۆ منە لە هەرمی کوردستانە چیمان لە عەرەبە چێ ینی باشە لە ئاینە نزیکین لە کەلتورە نزیکین بەڵام کە دێنە سەر مامەڵەکردن ئێمە زۆر لەوان جیاوازین بۆی لە ڕاستیە ئەمەی کە پێوتێ سیاسات العامە کە پێوتێ پابلیک پالیسی کە لە زانستە ڕامیارەکانە بەکاری هێنرێ ئایا حکومەتی عراقی وەکو تۆ تاڕێک شارتی پێدا ناگەڕێتەوە بۆم سەرژمێری بڵێ دەی با دەستکاری لەم سەرژمێرەوە دەست پێ بکەینەوە جارێکی تر ئەمە بەکار نایێت وەکو چەکێک بەرامبەر بەچی بەرامبەر بە هەرێمی کوردستان کە زۆرشی ترێک کە بەچەک بەکارێنەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان خاڵێک تر ئەوەیە کە من لەگەڵ هینانیم لەگەڵ ئەوەی سوودانان بۆ عەرەبیەت هەرێمی کوردستانەوە مقنعاتم بۆ نی ئینسانە بێ ئازاد بێ ئەوەی کە پێوترێ ئازادی جوڵە بەڵێ مافی مرۆڤە بەڵام بەڕاستی یاسایە کاکە ڕێگریکردن هەیە ینی بەڵێ ناویکەتی ئەوروپاشە بە هەماشەوە تۆ کۆمەڵێک شوێن هەیە تۆ ناتوانانی هەموو جارێ بە ئارزوی خۆت جوڵی بۆ بکەیت ئێستا بۆ نمونە لە بینی وڵاتانی یەکێتی ئەوروپایە بەڵێ خەڵکێ جوڵەی کارەکە واتە جوڵە بۆ کارکردن هەیە ئەگەر بەکار بێتە ئەو وڵاتەوە بەڵێ بە ئیقامیشکردن بێتە وڵاتەوە بەڵێ ئێمە لە دوو وڵاتان ناژین بەڵام لە ڕاستیە لە هەرێمی کوردستانە ئەم زۆرینەی کە ئێستا بەرەو زۆربوون ئەڕوا ئەوەی کە کاکتۆر ئەبوبەکر باسی کرد ئەمە جێگەی پرسیارە ئێستا من یەک نموزە باسەکەم لە وڵاتانی سوید و دەنیمارک ئەوژەوەی لە هەندێک بەلەدیاکان چکە لێ کۆمەڵمان هەیە بەلەدیاکانمان هەیە ئەو بەلەدیانە هەستەکەن ڕێژەی ئەندامانی ناو ئەوەی کە بڵین مەجلیسی بەلەدیە خەریکە بەرەو ئەوە کاڵە بێت و بڵین جنسێکی تر دێتە شوێنە بڵین ڕیسێکی تر دێتە شوێنە هەرچەندە لێ ڕیسزم بۆ جۆرە پێدوانیە بابەتی دموگرافی گۆڕانکاری دموگرافی بۆنە بابەتێکە لە ئەوروپاشە ڕاستڕەوەکان توانیوانە سوودی لێ ببینن بەدڵنیاییەوە بۆتە مینستریم ئەمە ینی ئێستا لە ئاخر هەڵبژاردننی یەکێتی ئەوروپا بڵین پەرلەمانی ئەوروپا ڕاستڕەوەکان بەچی بردیانەوە بۆی کە ئاڵێ ئێمە لە بەردەم هەڕەشەی کەلتوریین هەڕەشەی کەلتوری چییە لەبەر ئەوەی سیاسەتی نێتیڤیزم گەڕانەوە بۆ ئەوەی ئایدنتی پۆلیتیکس ینی ئەمە لە هەرێمی کوردستانە کە ئەوە ڕێگە بۆ نەدرایە اینجا دیوەکەی دەستوریە کە ئێمەمان توانی پێم وایە لەوەی کاکتۆر موحسین زیاتر شارەزاتر بێ لەوە بەڵام لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئەمەش بوو بە ئامڕازێک کە لە لای زۆرینەی عەرەب توانێت بەکاری بێنێ بەرامبەر بە هەرێمی کوردستان کە من خاڵێکی تریش هەبوو کە پێم خۆش زیاتی ئیشارەتی پێم ئیش ئەوە بوو ئەو ڕێژەی دانیشتوانی کە لە هەرێمی کوردستانە من هەستەکەم فەیک بێت نازانم وانایەتە بەرچاوم کە زۆر بێت ڕێژەی کۆچکردن لە ئێمە زۆرە دکتۆر ئەخ ئەم ڕێژەی کۆچە سروشتی نییە وەرە بچۆرە سوید کورد زۆری نەیە بچۆرە دانیمارک کورد زۆری نەیە بچۆرە بەلجیکا کورد زۆری نەیە بەڵام دکتۆر داتایەک ڕسمیمانەیە بۆ ئەمە کە تۆڵی کورد زۆری نێ مەبەست چێ کورد زۆری مەبەستم ئەوەیە لە وڵاتانی کە لەناو جالی عێراقی مەبەستە کاڵە ئیمیگریشنی عەرەبی بۆ ئیمیگریشنی عراقی بۆ جالی عراقی بۆ زێرەکەی کوردەکە لەوێ زۆری نەیە بەچی ڕزانی کوردەکە زۆریوە ئێمە ئەوی سیفتانی کە کراوە لە دەرەوە کوردەکان دەنگدانێکی زۆرمان هەبوو لەوە کە لە زۆربەی زۆر خۆم بەژاریم کردو لەوێ ئەمە جالێکی کوردی زۆرمان هەیە لەوێ بۆی ئەم ڕێژەی دانیشتوانە من نازانم ئەوە بەم جۆرە زیای کردبێ هیوادارم لەوە زیاتر بێ بەڵام لە ڕاستیە ئەمە وەکو ڕقەمێکە بەکارێن ئیتر ئەکرێت چکە وەکوتم ئێمە لە ژینگەیەکی سیاسی نۆرمالە ناش هەموویان ئەوانە نووسراون لە کوردستانە ئەنی هەموو عایلەیەک کەسی خۆی نووسیوە بەڵێ توجا ڕاست میکانیزمێک نەبوو بەڵێ ڕاستەوە ئەتوانی بینوسی ڕاستە مخۆم برێخۆم نووسیوە کە لێرە نییە ڕاستە بالفعل وایە بەڵام لە هەمان کاتە ئەم ڕێژەی کۆچکردنی ئێمە سروشتی نیە مقارتن بە عێراقی عەرەبی ینی ئەم ڕێژەی کۆچکردنی ئێمە ئەوەیە کەوای کردووە دیموگرافی هەرێمی کوردستان بە شێوازێک گۆڕێ بەڵێ دیموگرافیا قابلیتی گۆڕانکاری هەیە وەکو ماوەڵێکی سیاسی بەکارهێنرێ بەڵام ناکرێت هەبوو هەمیشەی بە سابتی بێنێتەوە وڵا ئەگەر مایکەکە لە دکتۆر موحسین نزیکێتەوە پێم خۆشە چکە باسی لایەنی دەستوری کرا دکتۆر گیان وەکو شارەزایەکی یاسای دەستوری تێبینیتان چییە لەسەر ئەم پرۆسێ و پرسی دموگرافی و سەرژمێریەکە بەگشتی بەڵێ کاکە دکتۆر دەست خۆش زۆر سپاس سڵاو لە هەموو بەڕێزان وەڵاهی من لە سەرەتاوە یەک ملاحەزەی هینم هەیە مۆزوعی ینی خۆزگا ئەم مێزگردە
دوای ئەو بووە کە کۆی داتاکەمان لە بەردەستا بووە ئێستا خۆتان نەزانم توان بڵێم لە سەدا 5 داتاکان بەردەستن تەفاسیل و پرسیار و نەتیجەکان لە ئەم پرسیارە تەفسیلانەیە کە ئێستا خەریکن ئەشکرێ ینی دوای ئەوەش خۆی ئەم مامۆسایاندرا ڕەنگە باش لە بەز وڵام بەڵام پێم وایە ئەمە دوو وەیڤە ینی ئەمەی دوای ڤیدۆمی یان بەشی دومی 12 کۆتایی دێ ئەمەی لێرەیە ئەساسەکەیە ژمارەکانە وەکو ژمارەی دانیشتوان و ڕەگەز و ناوچە و ئەمانە ئەمەی وەیڤی دوای ئەمە زیاتر ئیتیمامی لەسەر دیاریکردنی ستاتیۆسی کۆمەڵایەتی و ئابووری و داهات و کار و ئەمانەیە بۆیە بەڵام ئەوەی جەنابەت بەجێیە بێگومان صاحب جەنابیت ملاحەزەی دووەمیشەوەیە کە لە ڕاستی ئێمە و عێراقیش زۆر خۆمان خەری کردو مەسەلی سەرژمێری و گرنگی سەرژمێری ئەوانەوە کە من خۆم پێم وایە کە لە ئێستاە لەم سەردەمەیە سەرژمێری بەممانە تەقلیدیە ڕسمیە زۆر گرنگیەتی نەماوە چکە ئێمە ئێستا لە سەردەمی دیجیتاڵیان پێم وایە ئەم داتایانی کە ئێستا هەیە و هەفتەی پێش و سوودانی ئیعلانی کرد پێشوەختەش کەم تا زۆر لای هەمومان هەبووە بەڕاستی و لای میدیا هەیە بۆیە من پێم وانیە کە ئەمە خەتەرێکی گەورە بێجا پرسیارەکە لەسەر ئەمەیە بۆچی ینی عێراقاوە عێراق بۆ نمونە ئێستا زۆر بەلای مۆزوعی بەلاوە گرنگەم پێم وایە ئەمە مەسەلا ڕەهەندی سیاسی و نەتەوەی و مەزەبیوانەی هەیە کە من لە بابرین لە چەند سەرقەڵەمێکا باسیەکەم بەڵام پێشم وانە ینی ئەم ڕقەمانەش لە ڕاستیا زۆر دقیق بن ببوورن ینی چکە هەروەی کە پێوتین یانیەوەی کە برادرە بۆی عرضکردین و خۆشمان پێشترکەم تا زۆر خوێنومان تۆگەمان لێ ئەنە ینی شتەکان زۆر دقیق نین بەڕاستی هەستەکەی سیاسی کۆنکرێتی بوون و ئەوانە هەیە نە هەر میکانیزمەکە میکانیزمەکی دقیق هەرەکوی کاک ینی ئێستا بۆ نمونە من توانیومە ناوی براکەشم تۆمارکەم باشە ئێستا میکانیزمێکی تر قارە بیگرنە بەر لە ڕێگای خۆسڵخانە و لە ڕێگای سەفارەتەکانەوە کە ڕێژەی عێراقیەکان تر بە کورد و عەرەب و ئانەوە لە ئەوروپا و لە ئەمریکا و لە وڵاتانی عەرەبیش چانەوە تۆمارکەنەوە لێرە دیسانم بەڵەتانە دووبارە ئەبێتەوە ئەمە جگە لەوەی کە لە ڕاستیان مەسەلەی هینەکە ئەمری مەنعتە جەولەکە زۆر کۆنکرێتیەوە نەبوو هەموو کەسێکی توانی کەم تا زۆر هات چۆ بکە بۆیە ینی شتەکان زۆر دقیق نەبوون هەستەکەم مەسەلەکە سوودانی ینی ئەم خواستەکی سوودانی پێم خۆشە لەڕووی دەستوریەوە بۆت باسەکەم ئەمە لە ڕاستیە مەسەلەکە ئەمەیە ینی سوودانی ئەویست بکە بە دەستکەوتێک بۆ خۆی بۆەوەی کە بڵێ من هەموو خوفعدەن باسیشی کرد ینی کە لە 15 ساڵە خەریکن تاما لە 2009 لەنەوە خەریکن لە ڕاستیا کەس نەیتوانی بیکە ئەو کردی اون پێم وایە مەسەلەکە دەستکەوتێکی شخصیە بۆ خۆی بۆچی ینی چکە ئێستا بابلەگەر لە ڕووی دەستوریەوە سەریکەین تەمان بە جۆری دەستور مەسەلەی سەرژمێری لە سەلاحیاتی حکوومەتی فیدراالە جەماتان نەزانن لە دەستورە هەمیشە لە وڵاتی فیدراالیە سەلاحیەتەکان بە سێ جۆر تقریباً دابەشەکرێت جۆرێکیانەوەیە کە سەلاحیاتی دەسەڵاتە فیدراالیەکان دەستشانەکرێت 1 2 3 ئەوی تریمایەوە بۆ هەرێمەکان شێوازێکی ترەیە بە پێچەوانەوە شێوازێکی تری هەردووچان بە یەکسانیدا نەک بە یەکسانی با بڵێن ئەڵێ ئەمە دەسەڵاتی فیدراالیەوە ئەمە دەسەڵاتی هەرێمەکانە بۆ نمونە بەڵام لە بەژێری مادەی نۆی دەستور یەکێک لە ئیشە سەرەکیەکانی دەسەڵاتی فیدراالی با بڵێن حکوومەتی فیدراالی بریتە لە سەرژمێری یانی چی ینی هەرێمەکان ناتوانن سەرژمێری بکەن ینی ئێمە خۆمان بمانەوە ناتوانین لە ڕاستی ئەمە بکەین کە بەش بۆ خۆی مەسەلەیەکە ینی بۆچی ئەبێ بۆ نمونە ئێمە نتوانین وەکو هەرێمی کوردستان خۆمان ئەمەش لە ڕاستیا ڕەهەندی سیاسی هەیە دووەم خەڵکە باسی کەم بە ژێرەی بڕگەی یەکەمی مادەی نۆی دەستورە بێت ناوی پێکهاتەی ئاینی و نەتەوەی و مەزهبیەکان هەبێت مەزهبی نانەتەوەی هەبێ بەڕاستی ینی بە ژێرەی دەستور ینی مادەی بڕگەی یەکەمی مادەی نۆڵێ تتكون القوات المسلحة العراقية والأجهزة الأمنية من مكونات باشا الشعب العراقي يعني تو أجر ننسي نتوى ننسي دين حتى ننسي مذهب شو نزاني كبون من الرجال يعني أم توازن الركة خيكواتا أمريكا ناوي نتوي تيانية ناوي ديني تيانية حتى ناوي مذهبي شي تيانية لراسيا بيتشواني دستورة وبيتشواني واقعي داسەپاوی عێراقا یەوەزانن ئەم عێراقی هەر نەک ئەم عێراقی ئێستا هەر لە دوایی با بڵین هەونی عێراقی تازە با بڵین لە دوای نیم سەدەی 20ەوە لە این مەلەکیەوە لەسەر ئەساسی تایفە دروست بووە پێشتر کەمینەیەکی سونە ئێستا زۆرینەیەکی شیعە حکومیەکە و سوڵتەکان ینی زۆر ئاسانی دابەش کراون بەسەر کورد و عەرەب و شیعە و سونە و تورکمان وە نیە لەبەرەوە کاتێک کە تۆ لە سەرژمێریان نایی ئەمە بکەی
ئەمە لە ڕاستیا پرسیاری قوڵە لەگرێەوە ئەمە لە ڕاستیا بۆیە منەت ئەگەر کەسێک بێوێ بۆ نمونە تانە بدا لەسەر نەدەستوری بوونی ئەم سەرژمێریە زۆر بەسانایە توانێت لە محکەمەی فیدرالی بیباتەوە. باشە سێم بە ژێری مادەی یەکی یاسای ژمارە 40 ساڵی 2008 یاسایەکمانەیە بە ناوی یاسای ئیحسایی با بڵین سوکان و مەساکن تایبەت بەسمە سەرژمێریە حەقڵینەتەوە هەیە هەر لەبێش باڵین بە جۆرەی یاساکەش حەقڵینەتەوە هەیە چکەوە تعریفینی کردووە تعریفی معلوماتی إحصائية کردووە هي جميع الأرقام والبيانات المتعلقة بالنواحي الاجتماعية والاقتصادية والثقافية والصحية للسكان وتشمل بيانات التعليم والمستوى المعاشي والقومية يعني بالمناسبة كردي تابع يعني نتوي تابع والدين والسكن وبيانات أخرى باشا کەواتە ینی بەجۆرەی یاساش و بەجۆرەی دەستوریش ینی ئەبوو مەسەلەی نەتەوە ئاینی تیاوەوە تە باسی مەزهب ناکە بەڵام لە ڕاستیە واقعی سیاسی کوردستان عفون عێراق ینی ئەبێ مەزهبیشی تیاوێت چونکە گەروانە بێت هەوازونات دروست نابێ. چوارەم خاڵ هەر بەجۆرەی یاسای بودجێتی ساڵی 2009 دەبوو تا 30 دوانزە 2009 با بڵین سەرژمێری لە عێراق بکرای وەڵام نەکرا تەمان ئەو کاتە کورد تانە ئایا لە محکەمەی فیدرالی سەبارەت بە نادەستوری بوونی ئەم تاخیرکردنە محکەمەی فیدرالی بە بیانووی ئەوەی کە اختصاصی نییە داواکە ڕەتەکاتەوە و بە هەمان شێوە لە ساڵی 2000 طبعاً بە بڕیاری ژمارە 57 ئیتیحادی 2009 ڕەتەکاتەوە بە هەمان چیرۆک لە ساڵی 2010 دووبارە ئەبێتەوە هەر بە بڵین یاسای بودجێتە ئەبێ لە 12 2010 سەرژمێری بکرێ بەڵام ناکرێ. پێنجەم لە ساڵی 2010 ئەمیندارەتی گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراق داوای ڕوونکردنەوە لە دادگای فیدرالیەکە بەوەی بە گوێرەی یاسای ژمارە 40 ساڵی 2008 حەقڵینەتەوە هەیە ئایا ئەمە پەیوەستە بەوەی مادەی 140ەوە بێگومان زۆر بە ڕوونی دادگای فیدرالی بە بڕیاری 73 ساڵی 2010 وەڵامەیاتەوە لەسەرەوەی کە محکەمە لە ڕوونکردنەوەی ئاڵێ ئامانج و لێکەوتەی ئەم دوو سەرژمێریە یعنی گشتی و با بڵین ئەوەی 140 جیاوازن و سەرژمێری گشتی بەدیلی سەرژمێری مادەی 140 نییە. ینی بۆ ئەم مەسەلەیەکە گرنگە بۆ ئێمە ینی وەکو کورد بەڕاستی و مەسەلەی مادەی 140 بۆیە لابردنی حەقڵینەتەوە پێچەوانەی دەستور و یاسایە ینی ئەمە هەمان نەتیجەیە کە من پێگەم بە جوێری دەستور و یاسا تەنها حەقلی مەزهب لە حەقلی پرسیارەکانمان یەکە لە ڕاستیە ئەبێ هەبێ و بێگومان لە سەرژمێریەکانی 47 و 77 و 87 و 90 پرسیاری مەزهب و ئەوانە بوونی نییە بەڵام نەتەوە ئاین هەیە یعنی لە سەردەمی بەعسی شانەتەوە ئاین هەبوو بەڵام مەزهب نەبووە دیسان ئەمەش بخۆی ئامانجی سیاسی لە پشتەوەیە ئەوێ با بڵین پیشانیمان با ینی حیزبی بەعسەبی پیسانمان با کە کێشەی مەزهبی کێشەی تایفی لە عێراقا نییە بە تایبەتی کە ئەوان بکو سونە کەمی نەبوون لە ساڵحیان نەبوو کە مەزهب و ئاین و ئەوانەی تابێ. لە سەرژمێری 2024 وەزارەتی پلاندانەوە بەیانووی ئەوەی ئامانجی سەرژمێریەکە ئەمەش بخۆی مەسەلەیەکە لە ڕاستیە بێمە لەسەری بوەستین ئامانجی سەرژمێرەکە بە ئیمتیاز گەشە پێدانە یعنی هیچ ڕەهەندێکی سیاسی و دین و مەزهبی لە پشتیەوە نییە پرسیار و نەتەوە مەزهب وانی لابردووە و ئێمەش دڵمان بەمە خۆش بوو ینی وەکو کورد کە من بۆ خۆم پێم وایە ئەم مەسەلەیە چەندێک جانبی ئیجابی هەیە ئیجابی هەیە زیاتر لەوە سلبی هەیە بەڕاستی و دای بپێنم وەڵی چەندە باسەکە زۆر زۆر گرنگە پرسیارەکە ینی بەلای منەوە گرنگە مناقەشەیەوە بکەین ینی بەڵێ بە چ من پێم وایە جانبی سلبی زۆرترە تا جانبی ئیجابی دەستخۆش پێترەوە کرێ کاتێکی تر قسەی لەسەر بکەین ئەزانم من پێم وایە ئەمە زۆر فێڵێکی تایە پێم خۆشە فێڵێکی تایە من پێم وایە ساڵی لێک ڕەهەندەوە قسەم بۆ بکە باسی جەنابەت وەکو شارەزایەکی هەڵبژاردن و یاساکانی هەڵبژاردن ئەم سیناریۆیانە چی ئەگەر چییە کە سەرژمێری جۆرێک لە بەچەک بکرێ یان ئەم ڕقەمانە بۆ جۆرێک لە گۆڕانکاری یاساکانی دیارە خۆ زانیشی لە مشکلەکانەوە جاري ياسر البجاني عراق لغل همو انتخاباتك بووە بە نوکتە زۆر سپاس دەستخۆشیم هەیە بۆتان بەڕاستی بابەتێکی گرنگە و لە کاتێکی پێویستایە بەس پێشەوەی بچمە سەر بابەتەکەم ئوستاز باسی لەو سەرژمێری کە ئەوەی کە لە هەرێمی کوردستانەیە 6 ملیۆن و 370,000ەکە پرسیارەکەوەیە ئایا ئەوە تەنها نفوسی دانیشتوانی هەرێمی کوردستان نییە بەوانەشی کە مقیمن لێرە کە بیانیە کە ئاوارەی عەرەبە هەتاوەکو دوایی چکە ئەگەر ئەو ڕێژەی لێ دەرکەی 5 ملیۆن و شتێکی واکە نازامەگەرەوە دوجار مقیم و ئەوانە چکە دوجار ئەوە بۆ نیسبەی بودجا یەکێکی ترە لەو بابەتانەی کە
نیسبەکەدا بەزێنێ بۆ لە سایە 12. بەڵام لە ڕاستیا بۆ بابەتی سەژمێری بۆ خۆم پێم وایە چێک بەتایبەت ناوەندەکەی جەنابیشتان و جەنابیش زۆر ئیشت کردلۆ بۆ بابەتە پێم وایە چێکە لە بابەتە زۆر گرنگەکان یعنی بابەتێکە کە ناکرێت دەوڵەت و تەنانەت دامەزراوەی بچووکیش بەسەریا تێپەڕێت یعنی هەرچەنە تەکنەلۆژیا و پێشکەوتنەکان بەرە و زیاترمان بەرێت هێشتا ئەهمیەت و گرنگی سەژمێری لە دەست نایات چ بۆ ئابووری چ بۆ هێزی ئەمنی چ بۆ خزمەتگوزاری چ بۆ خوێندن و پەروەردە یعنی دقت بی لەو ئامارەی کە ئوستاز قسێ ڕوو یەکێک لەو شتانەی کە عەجایب و بابەتی یەکەی نیشتە جێبوون بوو ئایا گەر سەژمێریی دروستە بووایە ئەو یەکەی نیشتە جێبوونە بۆ ڕێژەیە ئەبوو کە ئەمە عەرەبیان دروست کردووە جا بۆیە چمە سەر بابەتی انتخاباتەکە یعنی ئێمە لە عێراق و لە هەرێمی کوردستانیشان بەتایبەت لە عێراق بەداخەوە ینی بەردەوام هەموو خولێکی هەڵبژاردن ڕاستەوخۆ شتێک کە زۆر ئاسان و دەستی بۆ بن بابەتی گۆڕینی سیستەمی هەڵبژاردنەکەی کە ڕەنگە ئەم سەرژمێریش کاڵایەکی تر بێ بابەتێکی تر بێ بۆی کە کەی ویستیان دەستی بۆ برن بۆ جارێکی تر گۆڕینی هەم ژمارەی کورسەکان هەمیشەوەی کە دابشکردنەوەی کورسەکان تەبیعی دابشکردنەوەی کورسەکان لە عێراقا لە دوایین ململانێشا کە ململانی سەدری و هێزەکانی دەرەوەی بوو نەتوانرا گۆڕانکاری تیا بکرێت کۆی ئەو پارێزگایانەی کە هەیە گۆڕانکاری تیاکرا لە بازنەی هەڵبژاردنەکانە لە 18 بازنەکە کرا بە 83 بازنەی هەڵبژاردن ئیسنادەن بە مادەی 49 دەستوری عێراقی کاڵێ بێک لە سەرچواری کورسەکانی پەرلەمانی عێراق لە ژنان بێت بابەتە گرنگەکە ئەوەیە کە پێم وایە سەرژمێریش لە عێراقا و لە زمنیا هەرێمی کوردستانیشا بابەتێک نابێت کە کاری پێ بکرێت ئەوەنەی وەکو دەستورەکەی عێراقی لێدێ کەی ویستیان چ بەشێکی لێ هەڵبگرن ئەوەندەی کاری پێ بکەن ئەگەر هاتوو کورسی پەرلەمانی عێراق خوازراوی ئەوە بوو کە هێزێکی سیاسی بتوانێت باڵادەستی زیاتر بێت ئەگەر بێت و شیکاریەکەی بەو شێوەیە بێ بیکا بە 440 کورسی بزانێتیایە براوە بێ 50 زائید 1 ئەهێنێت ئەوە وەکو دەستوری عێراق و بەشەیە نێزەقەکات دادگای باڵای فیدرالیت بۆکە ئەو شوێنە ئەکتیڤەی کە پێشترێمە کەسمان ناو ڕەنگە بەشێکی زۆری ناوی نەزانی بێ بەزێسە بۆتە و شوێنەی کە هاوڵاتێکی سادە و ساکاریش ناوێزانێ بۆیە سەرژمێریش لە عێراقا بەداخەوە لەبەرەوەی کە وڵاتێکی دامەزراوی و مؤسساتی نییە کە دەوڵەت تایە کار بکات بە پێچەوانەوە نادەوڵەتی و ئەوەی پێی دەوترێت نامؤسساتی کاری تیاکە هەرەوەی یەکێک لە سەرکردە سیاسەکانی عێراق بە خودی سەرۆک وەزیرانەڵێ بەڕێوەبەرێکی گشتی گەورەترین سەلمێنەری ئەو قسەیە کە گرفتی سەرەکی عێراقەوەیە کە مؤسسات یا کار ناکات بۆیە سەرژمێریش وەکو هەموو ئەو بابەتانەی ترێ بێت بۆ گۆڕینی یاساکان و بۆ گۆڕینی کورسەکانی هەڵبژاردنیش لە ئاستی ئەوەی کە 329 نوێی کۆتایە و 320 گشتیە بکرێت بە 400 و یاخود کەم بکرێتەوە ئەمە بۆ هەرێمی کوردستانیش ڕاستە دقت بێسێمە لە هەرێمی کوردستان 3 بازنەی هەڵبژاردنمانێ بۆ ئەنجومەنی پارێزگاکان کە لە 2009 یاساکەی دەرچووە لە 2005ەوە هەڵبژاردننی بۆ کراوە تەنها 2 خول کراوە تەبیعی کورسەکانی ئەویش جارێکی تر بە تەقدیری دانراوە 32 بە 28 بە 25 یعنی هێشتا ئەو سەرژمێریە ئامارە نافەرمیانەشی کە هەبووە لە هەرێمی کوردستان نەیتوانیوە تەنانەت ڕێژەی کورسەکانی ئەو ئەنجومەنانەش بە نزیکراوەی دابنێت بۆیە پێم وایە سەرژمێریش وەکو دەستور وەکو یاسایانەی کە لە عێراقا هەیە تەنها لەو کاتانە بەکارێکە لە بەژۆندی هێزێکی سیاسی ئەگەر ئێمە ئەزمونمان زۆرە 91 کورسیمان هەبوو بە هی گروپەکەی ئاەت عەلاوی کە لە هەڵبژاردنی پەرلەمانی عێراقا بوو 89 کورسی حکوومەتی پێگەینا و چووە پێشەوە 73 سەدریمان نەبوو چووە دەرەوانێ هێزی چوارچێوەی هاوەنگی هیچ کامیان کە نەیتوانی بۆ کورسی ڕێژە کورسێ بەدەست بێنێ ئەو کورسی پێگەنا بۆیە پێم وایە سەرژمێریش هەمان شتە بێت کە هاوشێوی دەسوورێ کاگەلەن جەنابەت منەزانم لەگەڵ زانکۆکانە لەگەڵ گەنجانە زۆر چالاک بووی و دکتۆر یاسین قسەیەکی زۆر گرنگی کرد کە زۆر جار ئێمە ئەتوانین لە بری زیادکردنی دانیشتوان کوالیتی دانیشتوان کە ئەمە بەڕاستی تەرحێکی یەکجار گرنگە لە هەموو دنیاە ئێمە لە بەردەم ژمارەیەکی زۆری دەستی کارین لە بەردەم ژمارەیەکی زۆری گەنجین دانیشتوانی کۆمەلگایەکی زۆر گەنجبانێ بەتابەت بە لەسەر هەرێمی کوردستان قسە بکەین و لە ئەزمموی ڕابردووی جەناب لە ناو زانکۆ ئەهلیەکانە لە ناو کەرتی تایبەتە لە ناو بواری کارە
پێت وایە کوردستان ئەمڕۆ بەم ژمارانی کە ئێستا هەیە لە بەردەم چ دەرفەتێکدایە و ئەگەر ئەم دەرفەتانە نەتواندرێت لەگەڵ سیاست و بازارڕە بگونجێندێ ئەتوانێت بێتە چ مەترسیەک ئەگەر بە پوختی قسەم بۆ بکەیت. زۆر سپاس. لە ڕاستیە ناتوانین بڵێن سەرژمێری خاڵی ئیجابی بە تەنها هەیە، خاڵی سلبی نیە، لە ڕاستیە هەردوو لایەنەکەی هەیە. ئەوەی کە پەیوەندی بە قسەکانی دکتۆرەوە هەبوو کە باسی کوالەتی کۆمەڵگەی کردێمە بتوانین کۆمەڵگەی هەرێمی کوردستان لە ڕووی کوالەتیەوە بگۆڕین. من نازانم لە ڕاستیە حکوومەت هەرێمی کوردستان چەند پلانی هەیە، چونکە تا ئێستا هیچ شتێکی ڕسمیم نەبیستەوە کە حکوومەت هەرێمی کوردستان پلانی هەبێ لەسەر سەرژمێری کارکە. ئەبیستین کە حکوومەتی عێراق باشکرا ئاڵێ من پلانم هەیە و پرۆسەکەش حکوومەتی عێراقی لە پشتەوە بۆ کە ئەنجامیاوە و حکوومەت هەرێمی کوردستان لەوە ئاخیرانە هەر قەلەقیش بوو لەوەی ئایا بەڕاستی بکرێ نەکرێت. بە هەر حاڵ ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان پلانی هەبێ زۆر گرنگە کە تەرکیز بخرێتە سەرەوەی کە کاتێک تۆ پێشوازیەکەی لە هاتنی عەرەب بۆ هەرێمی کوردستان بۆ خۆت سەرنجی وەبەرهێنەری عەرەب ڕاناکێشی هەر لە ناوخۆی عێراقە. تۆ توێ کوواڵەتی بگۆڕی لێرە گرنگە بتوانی کوواڵەتی ئەوانە بێنیت مامۆسایانی زانکۆکانی عێراق ئالیەت بدۆزیتەوە بۆی مامۆسایانی زانکۆکانی عێراق بێنیتە هەرێمی کوردستان. هەم ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان زیاکە و هەم کوواڵەتی ئەو کەسانش کە هاتوون دکتۆرەکانیان بهێنە ئالیەت دۆزەرەوە یاسا و ڕێنمایی و بڕیاری وای بۆ دروستکە کە بتوانی ئەوان بێنی لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان هەم لێرە نیشتە جێبن و هەم ئەوان لێرە کار بکەن و لە نەخۆشخانەکانی ئەمەیش بکەن. بزنسمانەکانیان بێنە لێرە بزنس بکەن و ئیستثمارات بکەن و لە کەرتە جیاوازەکانی هەرێمی کوردستانە کار بکەن. ئەمانە ئەو گۆڕانکاریە کە تۆ ئەتوانی بە پلان بیکەیت لە گۆڕینی کوواڵەتی دانیشتوان. وەکوتر هەندێک لایانی گرنگ هەیە لەم چەند داتاکەمەی کە ئێستا بەردەستن کە سەرژمێری ئەتوانی خوێنەوەی بۆ بکەی. بۆ نمونە ئێمە ئەبێ بەوایە بچینەوە کە بۆچی بۆ لادەکانمان چۆڵ بووە، یعنی حکوومەت هەرێمی کوردستانە بێ لەسەر ئەمە هەڵوێستە بکە، پەرلەمانی کوردستان کە تازە سوێندیان خواردووە بێ هەڵوێستەی لەسەر بکە و هەروەها خاڵێکی ترەوەیەک بە نیسبەت کۆچکردنی خەڵکی ئێمە بۆ دەرەوەی وڵات. ڕاستە ئێمە دانیشتوانمان گەنجەکانمان کۆچی کرۆ بۆ دەروی وڵات، بەڵام ینی بۆیە ڕێژەی دانیشتوانیش بەرزە وەکو دکتۆر لە پرێزنتیشنەکە باسی کرد. بۆیە هێشتا ڕێژەی دانیشتوانمان بەرزە سەر ڕاوی گەنجەکانیشمان چوونەتە دەروی وڵات، بەڵام ئەوە بزانە کە خەڵکێکی لە ناوڕاستی خواری عێراق و هاتوونەتە ئێرە تقریبان جۆرێک لە جێگرتنەوەی ئەوە ڕوویاوە. بۆیە هێشتا بینی ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان لێرێ و هەروە لە کاتی بەراوردکردنی و داتایانە شتێکم هەست پێ کردکە من وا هەستەکەم سەرڕای ئەو شەڕانەی ڕوویاوە لە عێراق ئەگەر سەرژمێری لە ساڵانی پێشوو وەکو دکتۆر باسی کرد لە ساڵی 2009 و 2012 بکرایە ڕەنگە ژمارەی نێر لە عێراق زۆر زیاتر بوو بێ، بەڵام ئەوی وای کردووە کە ئێستا جۆرێک نزیک بۆ تۆ لەگەر ڕێژەی مێ ئەبێ بەشێکی پەیوەندی یەکەم ئەوانەی کۆچەکان زۆرینیان نێرن و ئەوانش لە شەڕ بەشداریەکان زۆرینیان نێرن. تەسەورەکرێ کە ئەم نزیک بوونەوەیە پەیوەندی بۆ بێ کە عێراق بەگشتی و بە هەرێمی کوردستانیشەوە هەم بە پرۆسی کۆچ بۆ دەروی وڵات ڕوویاوە و هەم بەشێکیشان لە ناوچوون لە شەڕ و ئەوانە شەید بوون. ئەوەی کە وەکو ستاندار سەیرەکرێت لە شەڕەکانە، ینی من نازام لەسەر ڕابردووی عێراق لە شەڕەکان چۆن بووە، بەڵام زۆرینەی کات نێر زیاتر شەید دەبێ یانە کوژرێ و هەروەها ڕێژەی بێوەژن بوون، ینی لەو لایەنەوە ئافرەت زۆرتر با بڵێن ڕێژەی بێوەژن بوون لە وڵاتە زیاکە. ئەمە تقریبان ستانداردێکە لام شوێنێ. بۆیە بەگشتی توانی قسەی کۆتایەکەم ئەوەیە کە بڵێم لە پرۆسی سەرژمێری گرنگە قبولی بکەین و مامەڵەی لەگەڵ بکەین و پلان لەسەر ئەساسی ئەم سەرژمێریە دابنین چۆن عێراق ئەڵێ من بۆ کەرتی ئابووری بۆ گەشەپێدانەمانەوێ و ئێمەش هەوڵ بین ئەمە بکەین. بەڕاستیش هەندێ داتا هەیە ڕەنگە ئێمە لە بەرەوەی سەرژمێری نەکراوە لە ڕابردووە نەمانتوانی بێت تێستی بکەین. ڕەنگە پەرلەمانی کوردستان بە 6 پەرلەمانتارەوە یان بە 7 پەرلەمانتارەوە کیفایەت بێ. مەرج نییە هەرێمی کوردستان پێویستی بە ڕێژەیەکی زۆر بێ. ڕاست ئێمە پێمان خۆش نییە ژمارەی دانیشتوانمان کەم بێتەوە، بەڵام مامەڵەکردن لەگەڵ هەندێک جوزئیاتی سەرژمێری بۆ نمونە ئێمە ئەگەر بە مەزبوطی بەبێ کێشە بودجەمان لە عێراقەوە بۆ بێت هەموو ساڵێ لە 14 یان لە 12کەمان بە مەزبوطی هەموو مانگێ پێ بگا، ئەمە گرنگە یانەوەی کە ئێمە هیچ لە ساڵانی ڕابردوو نە بە مەزبوطی بۆمان هاتووە و هەر جارە و ڕقمێکیش بوو، ینی گۆڕانکاری تیا ڕوویاوە
بۆیە لایانی ئیجابیشی هەیە و لایانی سلبیشی هەیە. دەست خۆش بێ. من بەر لەوەی بڕۆمە لای ملاحەزاتی عام و پێشنیار ئەوانە کاک ئەبوو بەکر یەک دوو تعلیقی هەیە پێم خۆشە دەرفەتی پێ بدەم دوایش ئەمەوێ دکتۆر تارق لەسەر یەک پرسی تایبەت قسم بۆ بکەن جا ئەچینە سەر فەقەرەی پێشنیارەکان فەرموو. وەڵام ویستم سەرنج بۆ لای ئەوە ڕاکێشم کە ئەم سەرژمێریە هەڕەشەی ڕاستەخۆی ئێستاییتیان نییە بۆ ئێمە، یعنی وەکو ئێستا بڵێ ڕەشەیەکی ڕاستەخۆ بۆ ئێمە تیاابێ تای نییە. بە پێچوانەوە بەرچاوڕوونیمان پێدا بۆی کە ئێمە سیاسەتێکی نیشتیمانی لە جوارە جۆرەکانەدا ئەو مەترسیانەی لە ئایندەیە لە ناوخۆی کوردستانە و لە دەروی کوردستان و بەشەکەی تری عێراق ڕۆکەنە ئێمە چۆن ئێمە سیاسەتێکی خۆپارێزیمان هەبێ بۆ نمونە بۆ 10 ساڵی تر بۆ 15 ساڵی تر چی بکەین لە جوارە جۆرەکانە چی بکەین. ئەوەی کە 2009 نانێشت بێگومان جەماعەتی نیوەی مەزەبی کە خۆیان کردو بە زۆرینەی مەزەبی لە ڕاستیە زۆرینەی مەزەبی نین مەرج نییە زۆرینەی مەزەبی بن بە ئێستاوا کەوتوتەوە. بە بڕای من دووسێ ئامانجیان هەبووە، یەکێکیان لەوانە ناوچە جێنەوکەکانی ئێمە بوون کاو کاتە لە قازانجی کورد بوو لە ڕاستیە ئەو خانەی نەتەوەیی هەبێ. دووەمیان مەسەلە شیعەکان چەند کورسیانە بێ و چەند کورسیان نەبێ و بە بڕای من لە یاسای هەڵبژاردنەکانیشە جۆرە لە فێڵیان کرد لە بۆی کە ژمارەی کورسەکانیان زۆرتر بێ، یعنی هەندێک تەکنیک و میکانیزمیان بەکارێنا بۆی دیار نەبێت تر زۆرینەیە بە خۆیان دروستکەن و بە جۆرە دەستکاری ژمارە سیستمی هەڵبژاردنیشکەن یا یاسای هەڵبژاردنەکان کە ئەو ئامانجە بێتە دی. سێمیان مەسەلەی ڕێژەی بودجەش دایم کارتێ بێ بەدەستیانە و بابەتی گفتوگۆ بێ و یعنی بەرکەوتەیەکی دەستوری و قانونی نەبێت تۆ لە سەدا ئەوە تێ و کەەوە سەرژمێریەڵە و بەردەوام بابەتێ بێ بۆ گفتوگۆ. ئێمە لەمایان ڕەنگە قەندێ قازاجمان کردبێت لەوەی کە نزیکەی ڕەنگە 9 ملیۆن کەسی دەراومان ئێستا بە دانیشتوانی هەرێمی کوردستان لە قەڵەم دراون ئەمە قازانجێکە هەم بۆی کە جۆرە لە پێکبەستنەوەیەکە لەوانەوە بۆ ئێرە دومیان لە ڕووی بودجەشەوە یعنی یا قورسایی دیموگرافیە و مامەڵەکردن بۆ بەرەنجامانەوە ئەوەیە کە لە قازانجەکانی لە ڕاستیە ئەم هەڵبژاردنەیە لە هەرێمی کوردستان چی بکەینێمە بۆی کە نازان باسی بخێنە ئەخیر حەزەکە دەست خۆش بێ. دکتۆر تارق زۆر بەلامەوە گرنگە چکە ئەزانم هەندێک داتای کۆن لەرە زۆر بەلامە گرنگە لە چەندەقەیە کە باسی ناوچەی جێناکۆکەکان بەتابەت کەرکووکمان بۆ بکەی وەکو پرسێکی زۆر هەستیار. ئەگەر باز لە کەرکوو بکەین دێ بگەڕێن تۆزە بۆ مێژوو بۆ سەرەتای دۆزینەوەی نەوت لە کەرکووکە. ساڵ 1970 نەوت لە کەرکووکە دۆزراوەتەوە ساڵی 1934 دەستکرا بە نادەندەرەوەی نەوت. ساڵی 1930 یاسین هاشمی سەرگۆزرانی عێراق بوو لەو کاتەوە دەستی کرد بەوەی کەوە هێواشەواش کورد لەو ناوچانەی کەوە دەچوادەوی بیرەنەوتەکانی کەرکووکن دەریان کات و عەرەبێن نیشتجیان کە بە تایبەتی عەرەبی عوبێد و لەگەڵ جوبوری هێنا ئەو منتخانە. دواتر لە ئیحسایی 1950 ئەگەر تەمەشاکەین کورد ڕێژەی کورد لە کەرکووکە لە سەروی 50ەوە بووە. بەڵام ئەگەر بین سەری 1990 کەین تەمەشاکەین کورد لە ساڵ 1990 لە سابستویەکە تەمەشا ئەم ڕێژەیەکە ئەنی ڕێژەکە تەفاوتێکی زۆرە. ئەمیش بەچی حکومەتی عێراقی بەو سیاسەتی کە جێبەجێیەکە لە ناوچە جێناوکەکان بە تایبەتی کەرکووک چەند ساڵی لە کەرکووک دابڕی دوو سۆماتی لە کەرکووک دابڕی کفری لە کەرکووک دابڕی کەلار و تر ئەو مەتخانەی هەمووی دابڕی هێواش واش عەرەبیشی لە مەتخەکانە زۆر زیاد کرد. تەسەورکەن حەویجە منطقەیەکی کوردنشین و لە ئەساسدا عەرەبی جوبورەکان و عوبێدەکان لە ئەساسدا کاتن داوایان یارمەتیان لە شێخ مەحموود کرد کاتی خۆی جێگایان کاتۆ لە منطقەکانە ئەویشتی لەبەرەوەی موسڵمانن بابێن لە منطقەی حەویجە و منطقەکان نیشتەجێ بن. ئێستا لە منطقەی حەویجەیە کوردیتیان نەماوە هەمووی بۆتە عەرەب نشین بێجگەلەوە چواردەوری کەرکووکیش هەمووی عەرەب نشینە. دواتر هەر لەسەر حساکان بەردەوام بووم لە 1990 بەکو باسم لەکرد کورد ڕێژەکەی بوو لە سابستویەک. ئیحسایەکتان پێڵم کە ئیحسایی نەوتی باکوورە کە ئەمە لە کتێبێکتا هەیە خۆم چوومەتە ناو شەریکەی نەوتەوە ئەو مامۆستا کاردوێشم لەگەڵا بووە پێکەوتوت شەریکەی نەوت تەماشای کرد. لە ساڵی 1958 کورد ژماری ئەندامانی لە شەریکی نەوتی کەرکووکە
850 کەس بووە. لە ساڵی 1960 بووە. لە ساڵی 1965 کەمی کردو بۆ تا 1000 لە 2190 کەس بووە. لە 2005 610 کەس. ئێستا کە بەحساب کورد لە شەریکەی نەوت تعیین کراوە گەیشتە 1300 کەس. تەماشای عەرب بکەن لە ساڵی 1958 چل عەرب لە داو شەریکەی نەوتا بووە. 1960 55 کەس. 1965 170 کەس. 2000 کەس. لە 2005 1300 ئێستا 8400. طبعا هو پێویستدا کە باسی کریسیان و تورکمانەکان بکەن تەقریبا توان بڵێم تورکمانەکان احتفازیان بە ڕێژەکانی خۆیانەوە کردن و ڕەنگە بە زیادبوونیش لەبەرەوەی تورکمانەکان بە عەرب حساب کران. کریسیانەکانیش بە هەمان شێوە دەربەدەر کران و نەمانەوە. ئەمە چیمان پێڵێ؟ پێمان ئەڵێ عەرب لەوەتی هەیە بەردەوام خەریکی تعریبکردنی شاری کەرکووک بووە و بە ئێستاشەوە. تەسەوورکەن لە دوای 2007ەوە 600,000 عەرب تەوتین کراوە لە منطقەکانی کەرکووک و چواردەوری کەرکووک. منطقة جێنشینەکان ئەو شوێنانی کە کوردی هەیە 600,000 کەس. جایتر ئەگەر پرسی نەتەوە لە ناو سەرژمێری هەبێ نەبێ کەی مشکلێ. ئەو مەبەستەی کەیەتی لە کەرکووکە جێبەجێ خۆی کردووە. طبعا هەرچەندە لە گەڕانەوەی کوردەکان بۆ کەرکووک لە مشکلێکی گەورەی بۆ ناو کەرکووک دروست کرد بە تایبەتی تورکمانەکان و عەرەبەکان بەردەوام بەیاناتی جیاوازیان دەرەکرد و لەسەر ئەو گەڕانەوەی کوردەکان بۆ کەرکووک بەڵام لەگەڵەوەشە ئەلێرەیە شتێکی مهم دەرکەوت محافظی کورد بۆ کەرکووک زەرور بوو. بەڕاستی ئەو دەوری خۆشی بینی لە توانی ئەوەی بە دەقیقی توانی ئەگەر ڕاکان جوبوری بواە یەک کورد ناگەڕایە کەرکووک بەدڵنیایەوە بە تاکیدی ئەڵێم کورد نێتوانی بێتەوە. ڕێگریە کرد ئەوت کەوانە لە دەروی هەرێم لە دەروی بەڵێ لە دەروی کەرکووک نیشتن ناڵم بێرەوە کرد. بەڵام لە ئێستادا ئەم کابرایە ئەستان خەڵک ڕێگری لێکرا لە سێترەکانە ئەم تەدەخلی کردو دەبێ هەموو کوردەکان بگەڕن لە کەرکووک احساس بکەن. طبعا حکومەتی عێراقی ئێمە اعتمادێکن سەر ئیحسایی 1950 بەڵام ئەمە من گومانم لەم قسانە هەیە لەبەرەوەی ئەوان دەستی خۆیان وەشانەوە و لە دوای 2007 600,000 کەسیان لە کەرکووک چواردەوری کەرکووکی شتێ کردووە. ئەمە ینی ئێستا ڕەنگە ئەم تۆزێت تەوازنەکان هاوسەنگ بۆ بە گەڕانەوەی کوردەکان بۆ کەرکووک. شتیانە بوون بە خەڵکی کەرکووک طبعا ئەگەر لەسەر ئەساسی ئەوەی کەەوە ئەم حسای بڕۆن ڕێوە ئەو کوردانی هەمووی لە کەرکووک داونوسکرا عەرەبەکان هیچەوە هەمووی لەسەر کەرکووک ناونوسکراوە. ئەکید جامارێک لەبەردە سیاسەت چۆن دابەشووە هێشتا ڕانەگەڕاوە بەڵام واقعەکان وڵام پێڵێن. دکتۆر من پرسیارەکە جەهل لە لای جەنابتەوە ئەڕۆینەوە بۆ لای برادرە ئەوەیە کە چونکە ئەم بابەتە بەلامانەوە گرنگە وەکو پۆلیسیە وەکو راپۆرتێک وەکو دەنگ و ڕنگ بڵاو بێتەوە پاشە ژەمانە لە چوارچێوە راپۆرتێک کە بەڕاستی بیگەێنین بە لایەنی بەرپرس ئەوەیە کە کورد پرسیارەکەم بۆ هەرێمی کوردستانە بە دەقیقی بۆ هەموو هاوڕێیان ئەوەیە کە ئێمە لە دوو بەشا خۆی بێنێتەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم داتایانە بکەین ئەم سەرژمێریە بکەین و چۆن مامەڵە لەگەڵ پرسی دمۆگرافی بکەین بەڕاستی چۆن ئەتوانین سوود لە دمۆگرافیا ببینین وەکو ڕاستپاردە و پێشنیارەگەر پێم بڵێ. حکومەتی هەرێم لە مامەڵەکانیان لەگەڵ کەرکووە بەڕاستی مامەڵەیەکی تەندروست نەبووە لە سەرای گەڕانەوە بۆ کەرکووک تا ئەم لەحزەی ئێستا مامەڵەیەکی تەندروستی لەگەڵ کەرکووە نەکردووە. ئەستەن کە چووری ناو کەرکووک حزباتی کراوە پێ دەڵێم لە کەرکووکە ئێمە حزباتیمان کردووە نەک کورداتی بکەین بە تایبەتی ئەو دوو حزبە یەشێتی و پارتی لە ناو کەرکووە ئەوەی تەسەوری ناکەی کردویانە کە ئەمەش بۆ هۆکارێک بۆی کە بە خراپی بەسەرمان داشکایەوە نەمانتوانی تورکمانەکان و عەرەبەکان بکەین بە دۆستی خۆمان. يعني من لا جايشان لقال دكتور نزبيدي دانش تبو كاتك دكتور نزيم محافظ بيادي بخير وتم دكتور تو ابي محافظي كركوك بو يمنين ولا تركمان كان بكين كبيكين بدوستي خمان نقبين اما احزابي تركماني دوسكين زي ما احزابي تركماني دوسكين هم يشديد دوسكين احزابي تركماني هم بارتيج احزابي تركماني دوسكين كركوكا بونين بلا موديل جاشاتي بونين اما او انا بكين بدوستي خمان مزيشان كانوا بوست يام دي ناكري اما لسدمي الدكتور نزبديان بو اقادات انتنات بوستي سروش انجمني بارزغا كلاي تركمان اوش مال سنو اولش مال سنو بو با داما ما كرت بيش داركم اويا اما دبي لقل هولدين لقل تركمان وعرب دا دوستاتي دروس كانوا
ئیتر ئەمە چیکە ئەمە مۆزوعی ترە ئەم دۆسایەتی ئەبێ بنەمایەکی بخۆ ئەکید بنەما و قسەی خۆش ناکرێت هەمدە وەڵڵا بەتاکید بە قسەی خۆش ناکرێت بەڵام تقریبا توانم دووریش کەوتۆتەوە ئەم مۆزوعە بە حقت ئاسانیش دەبتوانێت ئەو دۆستایەتە دروستکەن لەگەڵ تورکمانە ئێستا ئەوان بە ئەجندای ئیقلیمی ئیشەکەن بە تایبەتی تورکمان لە بە ئەجندای تورکیا ئیشەکە و عەرەبەکانیش سعودیەکان دەستە لە مۆزوعەکان هەیە وڵاتانی چواردەر هەمێ دەستە لە مۆزوعەکان هەیە بۆیە قورسە بە ئێمە بتوانین لەسەر و باسایی ئیشکەین دەست خۆش پێ زۆر سپاس مامۆستا پێویستەکە پرسیارەکە دووبارەکەمەوە وڵام بزانام شتەکان سادەن و قورسیشن لە هەمان کاتە بۆ دۆخی هەرێمی کوردستان لەبەرەوەی کە ئێمە سیاسەتی بەڕێکردنی ڕۆژمان هەیە نە بیرکردنەوە بۆ 10 ساڵ و 15 ساڵ و یاخۆ بەوردی بە دووادا چوون بۆ ئەوەی هەیە لە هەموو حاڵەتێکە پێویستە لیژنەیەکی پسپۆڕی حکوومەت یعنی توێژینەوەیەکی جوان لەمە بکە و پەیوەندیەکانی بە ئێستا و داهاتوی هەرێمی کوردستانەوە بە جوانی دیاری بکە و ئەو توێژینەوە یا بڵینە و بەرەنجامگیریەی هەیە یعنی بەشدار بە لە داڕشتنی سیاسەتێکی فەرمی لە هەرێمی کوردستانە لە بەرەنجامی ئەم ڕاپرسیەکی ئەم سەرژمێری کە لە کوردستانە کراوە لە حقیقەتێکیشەوە دەست پێ بکە کە بە شێوەیەکی گشتی مەسەلەی دیموگرافیا لە قازانجی ئایندەی ئێمە نییە یعنی لەو ڕۆ ئێمە مەترسیمان لەسرە و پێویستە بیرکردنەوەیەکی تایبەتیمان بۆ هەبێ و خەمسار نەبین لە بەرامبەری ڕەنگە کۆمەڵێشتیش لەو ڕوانگەوە وەکوین یەکەم دەستکاریکردنی سیاسەتی و بەرهێنان جامە مەسەلە قورسەکەیە یعنی چۆن سیاسەتی بەرهێمێنان و گەندەڵی لە مەسەلەی خانوبەرەوە ئەمانەیە هۆکارە نەبێ بۆ گۆڕینی دیموگرافی لە هەرێمی کوردستان یعنی کە ئەمە بڕیارێکی ئازانەیە کە بەداخەوە یعنی بەشە لە بەرپرسەکان خۆیان بەشداری دووەمیان ئەو خەڵکەی دێتە هەرێمی کوردستانەوە لە عەرەبەکەمان سیاسەتێکی ئاوێزانکردنمان ئیندماجمانە بێ لە هەرێمی کوردستان چۆن فێری کوردی ببن چۆن ببن بە بەشێ لە کۆمەڵگا چۆن دوای 50 ساڵێتر ئەوان بتوێنەوە لە ناو کۆمەڵگای کوردستانە یا بڵێن نەشتوێنەوەکو کورد بیرکەنەوە خۆێسا بە بڕای من نیوەیەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە بنەڕەتە کوردیانی جۆم لە توێژنەوەی بوو لەم ڕۆژانەیە ئەڵێ 72 عشیرەتی ئێستایی ئوردن ڕیشەکان کووردە 72 عشیرە جاوەرە ینی هەر مەبەسمەوەیە کە ئەمە دوو سێمیان سیاسەتی گەڕانەوەی ئاوارەکان جاروای خۆمان ڕێگرین لەوەی سەدان هزار ئاوارە لە هەرێمی کوردستانە هەیە چۆنم ئاوارانە بگەڕێنەوە بۆ شوێن و ڕێجای و جگای خۆی لە کوردستان نەمێنەوە چوارەمیان چۆن سنوورێدانین بۆ کۆچکردنی بە لێشاوی خەڵکی خۆمان کە لە بەرامبەر کواڵەتی ژیانە ئەوان بە دوای کواڵەتی ژیانە ڕاکەن ئێرە کواڵەتی ژیانکردن لە هەرێمی کوردستانە چۆن بەرزەکەیتەوە بۆ یەو خەڵکانە ناڕۆن ئێمە بیرماندێ لە هەزاری لە ساڵەکانی 2011 تا 14 نزیکەی 20,000 کەس لە دەرەوە هاتنەوە بەهۆی بارودۆخی باشی ئابووری لە هەرێمی کوردستانە یعنی نەگەتوانی هەر نهێڵی بڕۆن ئەتوانی دۆخی قوڵقانی ئەوەش لە ڕاستیا جارێکتر بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و یعنی خزمەت ئەوانە بکە سیاسەتێکی کولتوری سیاسەتێکی کولتوری کامە یەکەم کۆمەڵشتی کولتورێکی بەکاربەری یعنی قێزەوەنی ڕۆژانە کە جەستە سنتەر و حەسەنتەر و خۆپەرستی تاکە کەسی و سەرمادارێکی بێناوەڕۆک چۆن سیاسەتێکی کولتوری هەبێ یعنی بەهادانێ بۆ خێزان مەسەل قیمەتدانێ بۆ ژمارەی ئەندامی خێزان بۆ ئەوە سیاسەتێکمان هەبێت دەربارەی لادەکان لەبەرەوەی ئێمە بمانە و نەمانەوەی لە سەردەمێکا کورد خێڵ و نەخوێنەواری هێشتوێتەوە یعنی سەردەمانێکی زۆر کورد خێڵ و نەخوێنەواری هێشتوێتەوە نەم نەخوێنەواری خێڵا نەیهێشتووە سیاسەتی توانەوەی زمانی بەسەراپەجێ نەیهێشتوە تو سیاسەتی چی و زۆر شت ئێستا ئێمە ڕاستە کە خوێنەوارین کە لە ناو شارەکانە ژین کە هۆیەکانی پەیوەندیمان لەسرە ئەتوانین لە هەندێک ڕۆوە خۆمان لە هەندێک کۆتوبەندی سنوورەکان و جەبری جوگرافیا و سیاست ڕزگارکەین بەڵام لە هەمان کاتە یعنی هەڕەشەیەکی تریشمان لەسرە لە هەندێک داتا هەیە لە 180 گەنجەکانی شارە گەورەکانی کوردی باکووری کوردستان کوردی نازان یعنی لە ئێستا کوردی نازان دیارەوە دۆخی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوەیەکی کرد باشترە سیانن چاودێری ناوچە جێناکۆکەکان چۆن سیاسەتێکی فەرمی ڕانەگەیەنراو نەبێ
بە بەرنامە دیمۆگرافی لەو ناوچانە دەستکارێکی سەقەت بکەن وەک لەوەی لە 2007 هەتاکو ئێستا دەستگاری و ناوچانە بکە وە سەرنجام یعنی داڕشتنی بەرنمەیە بۆ 10 ساڵی داهاتوو لانیکەم کە ئێمە لە هەموو ئەم شتانەیە چی بکەین چارەسەرە ڕیشەیەکەش دروستکردنی دەوڵەتی باشووری کوردستانە ئەوە نەبێ ئێمە چارەنووسمان نادیارە بژین بەخۆش. دکتۆر محسن ئەگەر بەخاڵ پێم بڵێ وەکو پێشنیار بەتابەت لە ڕووی دەستوری یاساییەوە هەرێمی کوردستان ئەتوانێت چی بکە؟ تەنها نقطە کە لەسەری بۆسین لە ڕاستیە مەسلەی کوانتیتی و کوالیتیە فعلا ئێمە بە ژمارە ناتوانین لە عراقی بەرینەوە هەتا لەوانتی نابینەوە ئەوەی کە بامەسا باسی کە فعلا لە تورکیا شتەکە پێچەوانەوەیە چەندی جار ئەردۆغانیش باسی کردو ینی داوا بە 3 جار من خۆم جۆم لێ بووە کە داوا لە تورکەکانەکە مناڵی زۆر بخەنەوە لە بەرەوەی کە کوردەکان مناڵ زۆر خەنەوە لە ئێریش وایە بەس لێرە لە عێراق ڕەت خاڵکێشەکە پێچەوانەیە بۆیە ئێمە ناتوانین بە ژمارە لەوانی بەرینەوە بە تەنها توانین بە کوالیتی ببینەوە من لە کوالیتەکان لە دوسێ خاڵا کورتەکەم و یەکێک لە ڕاستیان مەسلەی کوالیتی پەیوەندیەکی زۆری بە دەسەڵات و سیستمی دیموکراسی و ماف و ئازادیەکانەوە هەیە کێ بوو باسی ئیسرائیلی کە فعلا ئیسرائیل لە هەموو دنیای عەرەبی و ئیسلامیە باتەوە نەک لەبەرەوەی کە هینای لەبەرەوەی کە تیا وڵاتێکە بەراورد بە وڵاتە ئیسلامیەکان وڵاتە عەرەبیەکان دیموکراسی ترە موەسساتی ترە دەستوری ترە ئازادی و مافەکان تیا بەرجەستەترە بۆنیە حساب و مافەکانی مرۆڤەکان مەسەلەیە مۆزوعێکی زۆر گرنگە یعنی دەسەڵاتی سیاسی ئەتوانێت کوالیتی ئینسانی کورد بەرزکاتەوە تاسی لەسەر کوانتیتی شێ بۆ ئاگاداریتان یعنی من ئاگاداری کۆمەڵک عایلە و خەڵکەم تا پێش 20دا بیریان لەوە نەکرد بووە بچنە ئەوروپا و ئەمریکاوانە بەس دوای ئەو دیزاینە مەدروسە یعنی خەڵک لە ڕاستیا لەبەرەوەی پرۆسی سیاسی لە کوردستانە قفڵ بووە یعنی بیر لەوە کاتەوە بە یەکجاری کوردستان بەجێ بێڵێ مەسەلەی دیموکراسی و ئازادی ئەوانە مۆزوعێکی زۆر گرنگە هەم تەئسیری لەسەر بەرزبوونەوەی کوالیتی ئینسانی کوردەیە هەم لەسەر کوانتیتیەکەشی یعنی دەگە بیرتان بێ لە 2009 کە بزوتنەوەی گۆڕان دروست بوو ئومێدێ بۆ خەڵک دروست بوو خەڵک بە لێشاو لە ئەوروپا هاتەوە بەڵام دوایی کادیسانەوە پرۆسەکە قفڵ بوویەوە ڕێگەی سەهاب کێشەکە پێچەوانە بووەتەوە بۆیە ئەم مەسەلەیە مۆزوعێکی زۆر گرنگە کە باندی وەگرین دووەم مەسەلەی ڕێژەی زیادکردنی ڕێژەی گوندشین تەندروستترین وڵاتە وڵاتەیە کە تیا ڕێژەی گوندشین زۆرە ئێستا بەداخەوە لە عێراق لە ساسیە لە ئێمە لە 16 بۆ نییە کەمە زۆر خەتەرە بە ڕاستیە بیری لێ بکرێتەوە بەڕاستی ئەم مەسەلەیە بە جۆرە بیری لێ بکرێتەوە کە ناڵێم بگاتە سەر ئاستی شارەشین چکە مەسەلەی تەڕەیوف و باولین بە گوندبوون شارەکان دیاردەیەکی جیهانیە بەڵام ئەتوانین ڕێگەی لێ بگرین یان لانی کەم بگەینە لە ساسی و چلو ئەوانە بۆی کە يعني تایبەتی ئەم وڵاتێکی سراعینەوە مەسەلەی زۆر گرنگەوە مە گرنگە بەڕاستی لە دەستوری ئایندەی هەرێمی کوردستانە مەسەلەیە جێکرێتەوە بۆی ڕەهەندی دەستوری لە بەخشێ سێەم مەسەلەی پێم وانییە مەسەلەی تەشجیعی خەڵکی بەوەی کە مناڵ بخاتەوە ئەوانە بەڵام پێم وایە ئێستا جێکەوتێکی سلبی هەیە ئێستا فرەژنی مۆزوعێکی گەرمە پێشتر بە تەنها ڕەهەندی دینی هەبوو تۆ وەکو سونەتێک سیر دەکرد بەڵام ئێستا خەریکە ڕەهەندێکی نەتەوەیشی پێبەخشن ئەگەر تۆ دوشنجێنی یعنی زۆر نەتەوەیت من پێم وایە بەس ئەم مۆزوعەکە لەوەرگێ یەک خاڵیش لەسەر مەسەلەی ناوچەدابڕێندراوەکانە لەسەر ئیزافەتەن بۆ قسەکانی دکتۆر تاریق 2010 بوو 11 بوو پێشتر بوو لە یەکێک لە گۆشەکانی ڕۆژنامەی هاوڵاتیە ڕێک ناونیشانی بچە لە بابەتەکان مامە بوو دیموکراسیەتی دیموکراتیزی ڕێک باسی کەرکووکەکەم ینی تۆ لە ڕێگای ئەوەی کە باسمان کرد ینی دیموکراسیەتێک تەوازونێک دادپەروەرێکی کۆمەڵایەتی جێبەجێکی چکە بە تایبەتی تا ماوەیەکی زۆر کورد لێ کولفی کول بووە نیە ینی ئەوتوانی لە ڕاستیا سەرنجی عەرەبەکان و تورکمانەکان ڕاکێشی بەلای خۆتە بەوەی کە هەست بە هاوڵاتی بوون بکەن ینی مەسەلەی دیسانەوە مەسەلەی دیموکراسی و پیشاندانی دەسەڵاتێکی جوان لە کەرکووکە یەکێکە لە زامنەکانی پاراستنی ئێمە ناوچەدا. سپاس دکتۆر جان من ئاوا دێم بۆی تکا بەس ئەگەر چکە پێشنیار و ڕاستپاردەیە وەکو پۆلیسیا هەر بەخاڵ ئەگەر بەخاڵ بڵێن زۆر باشە بێ و زیاتر سوودەبینی وڵات زۆر بە کورتی لێم مادەم وایە هاوڕای بەشێکی ئەو کۆمنتانی دکتۆر و مامەستا وەکر و کاک دکتۆر تاریقم یعنی لە ڕاستیا منیش قەنەعەتم بەوەیە لە ڕووی ژمارەوە ناتوانرێت ڕوبەڕووی ئەو مەترسیانە بێتەوە لە هەرێمی کوردستان وە لە ڕابردووشە لە دوای ساڵی 2005ەوە ئێمە هیچ کاتێ لە ژمارە نەمانتوانیوە لە وەکو نەتەوەی بیبیتەوانە یعنی دیقەت بی بۆ کابینەکانی ڕابردووی پێگەینانی حکوومەتی عراقی پێما بێت لە کابینەکەی عەبادیەوە بوو یان عادل عەبدولمەهدیەوە بوویتر کورد لێرە لە کۆبوونەوە بۆ کابینەکەی پێگەینا لە پەرلەمانی عێراق بۆیە ئەمە یەکلا بۆ تەوانێت کە تۆ لە ڕووی ژمارەوە یعنی
کورد ئێستا یەک لەسەر چواری کورسەکانی پەرلەمانی عێراقیشی نییە بۆیە بۆ کەرکووک و ناوچە جێناوەکانیش تا ڕادەیەک ڕاستە کە ژمارە ناتوانێت تۆ بەرێتەوە بۆیە ئەبێت تەکیدی لەسەر تەرکیزی لەسەر بابەتی چەندایەتی بێت تۆ هەرێمێکیت کە لانی کەم لە 92 هەیت چۆنایەتی ببوورە تەرکیزی لەسەر چۆنایەتی بێت کە پێش هەموو شتێم چۆنایەتیە چۆن دروستەکرێت لە ڕاستیا تۆ دامەزراوەت هەبێ ئێمە لە ماوەی ڕابردووە 2 ساڵی ڕێکە غیابی دەسەڵاتێکی تەشریعیمان هەیە بەدەست دادگایەکی باڵای فیدراڵی و هەر ڕۆژە و قەرارێکە بۆ دەرەکات ڕەنگە بەشێکی لە بەرژەوەندی خەڵک بێت لە کاتێکی زەمانێکی کاتیە بەڵام بەشێکی تریا بۆ استراتیجیەن زەربەی گەورەی یاوە لە تۆ بۆیە لە ڕاستیا یەک لەوانە دروستکردنی دامەزراوە زۆر گرنگە نووسینەوەی دەستورێک کە سنوورێک بۆ دەسەڵاتی حیزبی سیاسی لە هەرێمی کوردستان دابنێت کە حەقێکی یاسایی خۆی کە دەنگدانە هەر ڕۆژە و بە پاساوێک کەیویستی نەیکاتەوە کەیویستی دایبخابووە لە ڕاستیا نووسینەوەی دەستور دروستکردنی دامەزراوە ئەمانە لەو بابەتانەیە کە ئەکرێت بۆ داهاتوو چاکرێت تاوەکو ئەو خۆشگوزەرانی کە ئێستا خەڵک لێ ڕاکا بۆ ئەوروپا هەتا بۆ بەشێک یعنی ئێستا بەشێک لە سەرمایەدارەکان بە نیسبەیەکی کەمیش بێت لە بەغای بزنسەکەن سەرمایەداریەکەن چی ڕایکێشاوە ڕەنگە بێگومان ئەو ژینگەیە بێت بۆیە بەشێکی تریەوەی چاکردنی دەقی یاساکانە یعنی دیقەت بەی ئەوەی بگەڕێمەوە سەر و ئامارە کە باسی لەوە کرد ئێمە نیسبەیەکی ڕێژەیەکی زۆری ئەوەی پێوتە هێزی کارکردنمان هەیە بەڵام لەناو ئەو هێزی کارکردنا مەترسیەوەیە کە ئەمانە نەخۆشی هەبێت یاخود توانای ئەوەی نەبێت کە بتوانێت کار بکات بەشێکیەوە پەیوەندی بە یاساکانەوە هەیە پەیوەندی بەو مؤسساتانەوەی کە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستانیشا مؤسسە نین بە فعلی ئیستیسنا بۆ دامەزراوە تایبەتەکانی خۆیان و محاسسەی حزبی و محاسسەی کەسیەکرێت بۆیە چاکردنی دەقی یاساکان بەشێکی ترە لەوە کەسێکی یەک نقطەترما بوو هەر بە نقطە باسیەکەم مەسەلەی ئەوەی 100,000 بۆ پەرلەمانتارێک لە ڕاستیا شمولی کوردستان ناکە بە جۆری دەستوری عێراق بە تەنها شمولی ئەنجومەنی نوێرانەکە بۆیە بۆ بەرزکردنەوەی کوالێتیش دیسان لە ڕاستی ئەمە پێویستیمان بە دوو ئەنجومەنی هەیە ئەمە هەم بۆ بەغا ڕاستە بۆ بڵین بۆ عێراق هەم بۆ کوردستانیش ڕاستە ینی ئێمە کرێیش لەسەرەوە بکەین کە بە تەنها ئەنجومەنی نوێرانمان نەبێ بەڵکو ئەنجومەنێکی پیرانیشمان هەر بەسەر ڕێک ئەنجومەنەکەی دەستوری عێراقەوەی دیارە مامۆستا پێم خۆشە جەنابش بەخاڵ پێم بڵێن بەڵام بەر لەوە چونکە ئەوکو باسان هیچ خانمێکمان بەداخەوە لێرە لەگەڵ نییە من ناتوانم یەک خاڵش بۆ ئەوان زیاد بکەم ئەوش یەک بابەتی زۆر سەرنجڕاکێش ئەوەیە کە بۆمان دەرەکەوێت چ لە عێراق و چ لە کوردستان 50/50 واتە ژمارەی نێرومێ بۆی ئەمە پێمانەڵێ سیاسەتی داهاتووی حکوومەتی عێراق و کوردستانی ژەبەردەم پرسیارێکدا ئەبێت دەرفەتی زیاتر بۆ هێنانە پێشە و گەشە پێدانی توانەکانی ژن بڕەخسێندرێ لە بازاری کارە دەرفەتیان بۆ بڕخسرێ ئەو یاسا و ڕێسایانە چاک بکرێن کە یارمەتێدا دەبەرەوەی حیفە ئەم دەستەکارە گەورەیە یا ئەم توانایە بەشەریە کە ئەوەندە ژمارەیەکی بەرچاوە نادیدە بژیرێ ئەوە خەتای ئێمە بۆشە گردونیە دوو ڕەگەزەکە یعنی قانونێکی خوایی گردونیە لە هەموو جیهانە لە 102 بۆ 3 ئەو جۆرەشتانە ئەگەر خۆت دەستکاری نەکەی تەوازونێکی کەونیە هاوسەنگێکی کەونیە یعنی لەبەرەوە فرەژنی ئەو قانونە فرەژنی قەدەقە کردووە ئیلا پینۆپەڕۆ نەبێ وڵا لە ڕاستیاوەی کە پەیوەندی بە هەرچەنە لە ڕاستیا بارودۆخی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ئەو گەشتبینیە ناتوانانی لی چاوەڕێکی بەڵام بەڕێی من هەندێک خاڵی بچووک هەن کە ڕەنگە بە هەمویان بتوانی ئەو وێنەی لێ دروستکە یەکێک لەوانە ئێستا دووبارە محافزی کەرکووک کووردە و ئێمە زانین کە بەشێک لەو خانوانەی کە ئێستا لە گەڕەکە تازەکان لە کەرکووکن بۆ نمونە تاپۆنین و ڕەنگە تەواوکردنی ئەم جۆرە مامەڵانە بۆ خەڵکی کورد لەلایەن محافزێکی کوردەوە ئەگەر لە ڕووی قانونیەوە هەڵبەت کێشەی نەبێ ڕەنگە دەرفەتێک بێ بۆی کە هەندێک خەڵکی ناوچە جێناوەکان بچنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان بەتایبەت لە شارێکی وەکو کەرکووک کە محافزەکەی کووردە لایەنێکی تر کە ئێمە بتوانی لە ناوچە جێناکۆکەکان لەگەڵ تورکمان بۆ نمونە بگونجین ئەوەیە کە ئەکرێ لە هەرێمی کوردستان بەشداری حکوومەت و مؤسساتی هەرێمی کوردستانیان پێ بکرێ بۆی کە ئەوان لە کەرکووکیش
نەوەعەنما جۆرێک لە لێک نزیکبوونی هەبێت کە بتوانین بێکۆ لە کەرکووکیش کار بکەین وە دژایەتی بڕیار و هینەکانی هەرێمی کوردستان نەکرێت لە کەرکووک یان با بڵێن کوردبوونی کەرکووک نەکرێت و هەروەها مەسلەی دۆستایەتی خۆتان نەزانن ئێمە لە هەرێمی کوردستانە و هێزانی باڵادەستن زۆر لەگەڵ وڵاتانی دراوسێ نزیکن یعنی ئەکرێ بە شێوەیەک لە شێوەکانم پەیوەندیانش ئەگەر بێ نیسبەیەکی ڕێژەیەکی زۆر کەمیش بێ بەکار بهێندرێ بۆی کە بتواندرێت چکەم لە ڕاستیان لە هەندێک بارودۆخە لە ساڵانی ڕابردوو بوونی تورکمان لە ناو پەرلەمانی کوردستانە لە قازانجی لایەنێکی سیاسی بەکاری هێناوە بەویستی خۆی ئەکرێ ئێستا هەمان ئەم پەیوەندیە لەگەڵ تورکمانە لە کەرکووک بە قازانجی بەڕێوەبردننی ئیدارەی شارەکە ئەوانە بەکار بهێنرێتەوە بۆیە هەندێک ڕێگای تریش پێشتیش هەندێکیانم باس کرد بەڵام ئەوەی کە زۆر جەختی لەسەرکرا مەسلەی کواڵەتیە مەسلەی و کەسانی کە هێنی چێ هێنیتە هەرێمی کوردستان بۆی ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان زیاکەی بۆ نمونە ئەکرێت دەرفەتیەوە دروست بێت کە بەڕاستی ئەگەر گرنگە ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان زیاکە دەرفەتێک بڕخسێنرێتەوە بۆ خەڵکی کورد لە دەروی وڵات بێنەوە لە وڵاتەکەی خۆیان خزمەت کرد زۆر بە کورتی دکتۆر ئەلەند باسی لە پرسی تەجاوزات کرد خانت بێ سەرەتاکان ئەو پرسە پرسێکە لە عمومی عێراق هەیە بەتەنە لە کەرکووکانیە و لە دەسەڵاتی محافظجانی ئەو شتە بتوانێت بکە ئەگەر لا دەبێت لەبێ قەرارێک بیا بڕارێک لە حکومەتی فێدراڵی و دەرچێ بۆ تەمەلیکردنی ئەو ئەرازیانەی کەوا دەستی بەسەر گیرا و خەڵک کردوەتی بە خانوو بۆی ئەم مۆزۆیەکی ئاسانیە ڕەنگە پێویستی مۆزێکی سیاسی پێویستی بە بەڕیارێکی لە پەرلەمانی عێراق و لەگەڵەوە حکومەتی عێراقی دەریکات وڵا هەر بۆی لەمەرەوە دکتۆر کاردۆ هیچت هەیە وەکو پێشنیار زۆر باشە ئەچمە لای دکتۆر یوسف بەڵام پێم خۆشە بزانم لەم بەرەوە هیچ پێشنیارێک هەیە دکتۆر یاسین ئەکیت جەنابەت پێشنیار وڵای من ئەگەر مایکەکەش تۆزێک نزیکێتەوە شتێکی ترم کرد لەم بارەوە بە ئۆنلاین شتێک هەیە ئەڵێن مەسەن قیمەتی نییە حساب بەڵێ کراوە بە ئۆنلاین نین بە ئەلکترۆنی ئەگەر بێت و دەستگایەک نەبێ بۆ متابعاتەوە ئەحساس شتێکی کاشفە ینی منشئ نییە شتێک نییە واقعەکەت بۆ بگۆڕێ و شتێک ئەوەی کە هین ئەڵێ سوودانیا لە سەردەمێکی نوێ ونانی ئەوەی سکانێکی خۆتەکەی و هەنێشتت بۆ دەرەخا ئەبێ دەستگایەک دامەزرێ ینی دەستگایە بێ بە متابعی و ئەرقامانە بە معدەلی بە بەردەوامی گۆڕانکاریان دوو کاکتۆر باس شتێکی کرد گرنگە کەوتی مەسەن لە سازکردنی حساب شتێکی اتحادیە ڕاستە بەڵام ئەکرێ هەندێک شت متابع هەندێک دەستگا هەندێک شت لە قانون و لە دەستورە جێگەی بکرێتەوە مەسەن هەرێمەکان بتوان بیکە بۆ متابعی ئەحساب بۆ دەستگا ینی ئەو لە دەستوری داهاتوە بی لێ بکرێتەوە لە قانونی پەرلەمانی کوردستانە ئەو سەلاحەتێک کە اتحادی نیە کەڵک لەوە وەربگیرێ دەستگایەک دامەزرێن هەرچەند هەمانە دەستەی ئەحسابەمانە بەڵام چۆن ئەتوانی ئەوە پڕکەیتەوە ینی لە ڕووی تەشریعیەوە بەلامەوە گرنگ بۆ ئەوجا دوو شتی زۆر خێرا بەڵێ ئێمە زۆر خەڵکمان لە دەرەوە بەس مەسەن نموزەجی لوبنان زۆر کەڵک لە خەڵکی دەرەوە بینن یعنی جالی لوبنانی بە پارە بە ئامادەبوون بە هەتا بە تەرشیح خەڵک لە لوبنانەکانی دەرەوە دێنە خوان هەڵبژێن ئەوانی دەرەوە زیاترە لەوانی بەردەوام تەماسیان لەگەڵ ناوخۆ هەیە شتێکی تر ئەخیش لە مەسر بینی و مە شتێکی پێوتێ ساعاتی سوکانی لە ناو قایرە دانراوەمانە هەر مناڵێک لە دایکە بێ هەموو داخەو ساعتێتەوە توانی بزانانی یانی لە کوردستان دانرێ بۆ ئێمە بەردەوام لە بەرلا هەولێرا دانرێ ئێمە ئەخیر سەرژمێری گشتیە بێت دیجیتالایز دەکرێ دکتۆر یوسف جارێتر بەخێر بێ دیارە ئێمە لە ئەجەنداکە لە بەردەمتە ئێمە باسمان لە ڕەهەندی سیاسی ئەم سەرژمێریە کردوە باسمان لە کاریگەری بایەخی حکوومەت بەتابەت بۆ هەرێمی کوردستان و عێراقیش جەنابەت هەم لە عێراق و هەم لە کوردستانە ئاگاداری بۆ پرسی دیمۆگرافی کردجا پێمان خۆشە گەر جۆمان لە بۆچوون و تێبینی جەنابیش بێ لەسەرەمە بفەرموو دەستان خۆش بێت خۆشحاڵ بووم کە بە خزمەتان گەیشتم لە ڕاستیە خۆتەزانی موعدێک تر هەبوو هاتە پێشەوە کە یعنی پێشوەخت بوو وەگەرنا هەر لە سەرەتاوە ئامادە بووم بەس بەلامەوە گرنگ بوو هەر لێرە پێکەوە ئامادەبین بۆ ینی مناقەشەکردنی ئەو داتایانە لە ڕاستیە ئەو داتایانە خۆی بۆ خۆی ڕاستە کاشفەوەی کە دکتۆر یاسین باسی کرد بەس گرنگە ینی باوەڕتان هەبێت ئێمە پێش ئەم ئەحسایە پێش ئەم سەرژمێریە
ینی هینێکمان هەبوو فۆبیایەکمان هەبوو لەسەر ژماری دانیشتوانی عێراق و نسبەی کورد لە ڕێژەی دانیشتوانی عێراق ڕەنگە هەمومان ئەم فۆبیایەمان هەبوو بێ و ینی بەردەوام قسەشمان لەسەری کردووە ینی باشە پێشتر لە ساحەبەمان هەبووە ئێستا بۆیان کردوین بە لە سا 12 ئایا لەسەر ژمێریە لە سەدا 12 کەمترە بێ یا چۆنە بێت ئەمانە لە ڕاستیە ئەم داتانی کە ئێستای بینین زۆر نییە یعنی ڕژبین ناتوانین ڕژبین نین لاپەڕەیەکی ترەوە ئەتوانین بڵین ئەمە ئەتوانی بەکاربین لە چەندین ڕۆ جارەوە لە نسبەی دانیشتوانەکە دەرکەوت کێمە لە سا 12 نین هەرێمی کوردستان لە سا 12 نیە لە سەدا 14 وەکەوەی کە لەینەکە لە گەشەی دانیشتوانە گەشەی دانیشتوان لە هەرێمی کوردستان ێستا بەو شێوەیە زیاتر بووە لە شوێنەکانی تری عێراق ینی ئەمە پێمان وابوو لە عێراقا لەبەرەوەی بەتایبەتی لە ناوچە شیعانشینەکان ینی مناڵ زۆر لە دایکە بێەوەوانە بەڵام ئەبینین گەشەی دانیشتوان لێرە لە هەرێمی کوردستان لە 45 لەوێ لە 1923 بەراورد لە 2009 بۆ 2024 کەم بخۆی ئەوە شەیە وایە ڕاستە بەڵێ وایە ئەوەش ڕاستە ئەوەش بێت لە بەرچاو بگرین بەس هێشتا دکتۆر سەرباری ئەوە نزیکی لە 22 زیاترە ڕێژەی ینی گەشەی دانیشتوان لە هەرێمی کوردستان دوایی ئێمە وامان نەزانی ژماری خێزان لە عێراق بەرەو زیادبوونێکی تەواوە ئەوە بینین کە بەرەو دابەزینە لەوێش بەرەو دابەزینە ژماری ئەندامانی خێزان کەواتر لەوێش وردە وعی دروستە بێت ینی لە پێشتر ژماری خێزان حەوت بووە ئێستا بۆتە 6 وانە لێرە 5 بۆتە 3 ینی وردە ئەوەی بەلای منەوە گرنگە ئەوەیە کە من ئاوا سەیرەکەم من پێم وایە ئێمە پێویستە کات لەسەر 3 ئاست پلانی خۆمان دابڕێژین لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان لەسەر ئاستی ناوچە جەناکۆکەکان و لەسەر ئاستی عێراق من ناچمە سەر باسی ناوخۆی هەرێمی کوردستان چونکە پێم وابێت ئەو بەڕێزانی پێش من زۆر جوان باسییان کرد و من بەڕاستی پێم وایە مشکلەی هەرە سەرەکی ئێمە لە هەرێمی کوردستان دۆخی ناوخۆیی هەرێمی کوردستان ئەو شێوازە لە حکومڕانیە لە هەرێمی کوردستان ینی ناچمە تەفاسیلەوە و برادرانە باسییان کرد ئیسرائیل و ئەوە ینی ناچمە تەفاسیلەوە بەس من پێم وایە نقطەی زوعفی ئێمە ناوخۆی هەرێمی کوردستانە ئەزانم لە دەرەوە مەترسیمان لەسرە و هەمیشە ماڵین و بەڕاستیش هیچ کیانێک نییە ئەو ئەمریکایە بەو زەبەلاحی خۆیەوە وانییە کە مەترسی دەرەکی لەسەر نەبێەوە تا ئەڵە سین مەترسیەکی دەرەکی گەورەیە لەسەر ئێمە بەڵام مەترسی هەرە سەرەکی لەسەر دۆخی هەرێمی کوردستان ناوخۆی هەرێمی کوردستانە بە بێ چارەسەرکردنی دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان ناتوانین یعنی هیچ هەنگاوێک بەرەو پێشەوە بڕۆین بەرەنگاری ئەو مەترسیانە ببین کە هەیە ئەگەر دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان بەم شێوە نەبووە ئەمانتوانی بیگۆڕین بۆ دەرفەت ئەو مەترسیانی کەیەن ئەمانتوانی بیگۆڕین بۆ دەرفەت کە دیسانەوە ئەمەش نمونەی بۆ نایهێنمەوە ئاستی دووهەم ناوچە جەناکۆکەکانە کە پێویست دەکات ئەوەی کە بەڕێزان باسییان کرد کە شێوازێکی تر لە حکومڕانی بێتەکایەوە بۆ ئەوەی ینی تۆ ئەوانە ڕاکێشی پێکاتەکانی تر ڕابکێشی بۆ خۆت نەکەوەی کە تۆ پاڵنەربی لەبریەوە تۆ ڕاکێشەربی ئاستی سێهەم بەڕاستی عێراق یعنی ئێمە بەڕاستی پێویستە کات عێراقمان بەلاوە مهم بێت ئێمە تازە لەم دەوڵەتین ئێستا لەم دەوڵەتین واش هەستەکەم لە مستەقبەلی مەنزوریشە لەم دەوڵەتایشی عێراق کاریگەری ڕاستە و خۆی هەیە بەسەر ئێمەوە هەندێک دەوڵەت هەن دەوڵەتن سەروەریان هەیە بەڵام محیتەکەی خۆیان بەلاوە گرنگە هەر شتێک لە محیتی خۆیانە ڕووەدا ئەزان کاریگەری بەسەریانەوە هەیە بۆیە بەلایەنەوە گرنگە بۆیە بەڕاستی ئێمە عێراق پێویستە کات بۆمان گرنگ بێ دەوڵەتی عێراق بەلامانەوە مهم بێ پرسی دموکراسی لە عێراق بەلامانەوە مهم بێ پرسی بە مەدەنی بوونی دەوڵەت چ لە مەسلەی پەیوەندی دین و دەوڵەت چ لە مەسلەی پەیوەندی هێزی چەکدار و دەوڵەت ئەمانە پێویستە کات بەلامانەوە گرنگ بێ چونکە ئەمە ڕاستە و خۆ کاریگەری بەسەر هەرێمی کوردستانی شۆ بەجێ هێڵە نامەوێت زۆر دێژی دەستت خۆش بێ دکتۆر جان ئەو 145 و 123 طبعاً ئەمە بۆ 15 ساڵە ئێمە بێ دابەشی 15 کەین مەسەلەن نمووی گەشەی دانیشتوانی هەرێمی کوردستان لە مەسحی 2009 بەراورد بە 2024 103 زیادمان کردووە 103 بەڵام لە عێراقا تقریبا 101 پوینت کەسرێک ئەکات تەناویستمەوە
بۆ معلومات جانچکو مامۆستاندرێن خۆی ئەم فۆرمولەی ئیشی لەسەر کردو ینی ئەمە خۆی پێش جەناب لێرە نەبووی ئەو پێشکەشی کرد لەینەکە نییە بەس لەوەی گەشەی دانیشتوان زیاترە بەڵێ ئوستاز ئێمە باسی مەسەلەی کوانتیتی و کوالیتیمان کرد کە هەمیشە ئەوان بە کوانتی لە ئێمە بنەوە یەکێک لە کێشەکانی تریش لە ڕاستیان مەسەلەی زمانە برادران باسیەوەیان کرد کە بە جۆری دەستوری عێراق هاوڵاتی عێراقی ئازادە لەوەی کە لە شوێن نیشتەجێ و لە شوێن نیشتەجێ نابێ بەڵام لە ڕاستیە مەسەلەی کولتور و مەسەلەی زمان مۆزوعێکی گرنگە کە نازانم ئێمە ئەتوانین لێرە جێبەجێ کێنیان نا بەڵام لە وڵاتانی ئەوروپاشا جێبەجێکرد ینی چەلە هەنێک بۆ نمونە هەرێم هەیە لە ئیتالیایە بۆ نمونە هەرێمەکە ئەڵمانیای بلا بێ کابراک ئێوە تایوێژێ فێری ئەڵمانی بێ وەمە گۆشتیشت ئەمە ینی پێچەوانەی دیموکراسیەتیش نییە بەڵام ئێمە هەستەکەم لەبەرەوەی کە پاشکۆیەتی کولتوریمان هەیە لەمەشا لە ڕاستیان ناتوانین براوە بین بۆچی چکە ئێساکەم لە حەزە بکەیت ئێستا مەفرۆز بوو بۆ لە کوردستانە لە سلەیمانی لە هەولێر کۆرسە بواە بۆ عێراقیەک عەرەبەکان کە فێری کوردی بن ڕێک بە پێچەوانەوە یەگەم لە حەزە بکەی لە سۆشیال میدیایە یەک دنیا ڕێکلامێتە بەردەست کاڵێ چۆن خۆت فێری جوڵفەی عێراقیەکەی کە ئەمە لە ڕاستیە بێ لەسەری بوەستی یعنی ئەبێت تۆ ئەوان فێری کوردی بکەی نەک ئەوەی کە خەڵکی ئێرە فێری جوڵفەی عێراقی بێ خۆگەر فێری بی باشە بەڵام بە بەستی تواننەوە ئەمە پێویستی بە لە سەروەستان هەیە وەڵام لە بیدایەتەوە شتێکم باس کرد هەر دووبارەیەکەمەوە کە بەڕاستی حکوومەت هێرێمی کوردستانە بێت لەسەر ئەساسی ئەم سەرژمێریە پلانی هەبێ من یەک نمونە باسەکەم یەکێ لەو شارە ئەمریکیانەی کە لە هەشتاکانەوە حکوومەتی ئەمریکی ئەوانەی کە لە منەظەماتیشیان کردووە پێم وایە لە ویلایەتی تێنسیە و شارە کوردەکانی بردۆتە ئەوێ بە بەرنامە خەڵک لێرەوە لەگەڵ منەظەماتی ئەمریکیشی کردووە لەگەڵ حکوومەتی ئەمریکیشی کردو بردوێتی ئەو شارە لەم ساڵانەی ئەخیرا حکوومەتی ئەمریکی دانیشتوانی ئەو شارە سپاسنامەیەکی بۆ کردوون لە مناسبەتێکە ئیعلانی کردووە ئەڵێ ئێمە بە بەرنامە لەم شارە ڕێژەی دزی زۆر بوو و ژمارەی دانیشتوانیشی کەم بوو کە کاتێ ئێوە هاتوونەتە ئێرە گۆڕانکاری لە ڕێژەی تاوان ڕوویاوە داتاکانیشی خستۆتە بەردەستیان ئەڵێ ئێستا ڕێژەکە زۆر کەم بۆتەوە و لە ئاستی چاوەڕوانی ئێمە یعنی ئێمە بێ بۆ ئەم پرۆسەیە بۆ ئەم سەرژمێریە بەڕاستی پلانی لەم جۆرە هەبێت زۆر سپاس جارێک کە ماندوونە بن دەستان خۆش بێ بەڕاستی گفتوگویەکی زۆر پڕبایەخ بوو ئێمە لە ناوەندی توێژینەوەی سبەی ئیشەکەین لەسەر ئەم ڕاستپاردە ئەم گفتوگویانە لە چوارچێوە راپۆرتێکە لەگەڵ جەنابیشتانە شێریەکەینەوە دو ئەگەر هیچ ملاحەزەیەکتان لەسەری نەبوو جا بڵاوێکەینەوە جگەلەوەی کە ئەم خودی ئەم دانیشەش بە دەنگ و بەڕەنگ بڵاوە بێتەوە لە پلاتفۆرمەکانمان جارێک کە سوپاس